بەڕێزان ئەم کاتتان باش خۆشحاڵم بۆ جارێکی تر لە پایتەختی کوردستانەوە بە دیدارتان شاد دەبم بۆ قسەکردن لەسەر مژارێکی تری گرنگ. ئێستا پاییز لە کوردستان واتە هەناری هەڵەبجە. ئەمشەو ئەمەوێت لەم پرۆگرامەدا کۆمەڵە زانیاری بەسوود پێشکەش بە خەڵکی کوردستان بکەم لەسەر هەنار بەگشتی و بە تایبەتی هەناری هەڵەبجە. هەناری هەڵەبجە هەناری هەموو کوردستانە. یەکێک لە بەرهەمە سروشتیە ناوازە و جوانەکانە کە خوا بە ئێمەی بەخشیوە و ئەتوانین لە میوەیەکەوە بیکەین بە بەرهەمێکی هەناردەی زۆر گەورە و فراوان کە خێروبێری هەم بۆ هەڵەبجەیەکان هەم بۆ هەموو کوردستان چەند هێندە زیاد بکەین. لەم پرۆگرامەدا هەوڵ ئەدەم بە بەشداری پێکردنی خەڵکی کوردستان باز لە گرنگی و جوانی و تام و سوودەکەی بکەم، هاوکات باز لە ئەو گیر و گرفتانەش بکەم کە دێتە ڕێی جوتیاران بۆ بەرەمێنان و زیادکردنی بەرهەمەکان و ناردنە دەرەوەی. سەرەتا شەمەوێ خەڵکی کوردستان بدوێنم بزانم ئەو جوانی و خۆشیەی هەناری هەڵەبجەیان بەراورد بە تامی هەنارەکانی دەرێ تاقی کردوێتەوە؟ وڵایی هەناری هەڵەبجە کەم کەس هەیە کە تاقی نەکرد بێتەوانیارە وڵا خواردومە کاگڕەنجیشەکە لە هەنارە هەرە بە ناوبانکەکان لە هەرێمی کوردستان کە کورد تاکە میوەیەکە هەیە تێبێ شانازی پێوە بکات. هەناری هەڵەبجە خواردومە و دەرخواردی نیوەی عێراقیشم ماوە بەزیاوە. ئەی پێتان وانییە هاتنە ناوەی هەناری دەرێ بە بڕێکی زۆر زیانی گیان دەبێ بە هەناری هەڵەبجەکەی خۆمان؟ هەناری بێگانە کاگڕەنجەکە بڵێ ئەرەوەڵا زیانی پێگەیان نووە لە زۆربەی قاڵە سنوورەکانی ناوەڕاست و خوار و لەبەر ئەوان کاتی هەناریان نییە داخڵ دەبێت و دێتە کوردستان. ڕەخنەت لەوە هەیە کە تاوەکو ئێستا مناڵی ئێمە ئەم نیعبەتەمان هەیە، ئەم بەرەکەتەمان هەیە کەچی شەکرا و شەربەتی لە وڵاتانی دەرەوە بۆ دێ و کۆمەڵە کارگەی خۆمانمان دروست نەکردووە. داخۆ بۆ ئێمە زۆر عیبەیە کە لە وڵاتانی هاوسێ بتوانین ڕبە هەنار بین یا شەربەتی هەنار بین یا شەکراوی هەنار بین ئەو بەروبوومانەی کە لە هەنار دروست دەکرێ و بیهێنین وڵاتی خۆمان بۆ دەستێکی وایە دروست نەکەین کە بتوانین ئەم هەنارە چاکە کە لە هەرێمی کوردستانە هەیە پەرەی پێبین و بیخینە بواری پیشە سازی. وەڵا عیبە هەناری هەڵەبجە هەبێت و لە وڵاتانێکەوە شەکرا و بێنی بە ناوی هەنار و بە ناوی شەربەتی هەنارەوانێ. ئێمە کارگەیەکمان نییە بۆ بەم بەرومیەوەی خۆمان و بۆ فەلاحی خۆمان کە ئەم هەنارەمان بۆکەن بە شەربەت و بە ڕووبانار و بە تایمەندی خۆی هەیە. ئەمە هەناری هەڵەبجەیە تایمەمەندی خۆی هەیە، هەنارێکی هەتا بڵێ خۆ حەسکە ئاوار و تەڕ و شیرین و تایبەتمەندی خۆی هەیە. زۆر هەنارێکی زۆر تایبەتە سێر و دنکانێکە ماشەڵڵا ئەو بەدەستمایەتە خوارەوە لە کاتێک کە لەت یەکەیت کاگڕەنج بێتەوە ناخۆش بێ میوانەکانێ. ئەی ڕەبینۆشی گیانە بێ وەڵایی دەممان ئاوی کردێمەش لێرە زۆر تۆ خۆشە. هەنارێکی تا بڵێ تایبەتە تا بڵێ ئاوارە. وڵاوە لێبێ کاگڕەنجەم کاتەوە باش هیوادارم کاگڕەنجۆ ڕەنج زۆر کێشاوە ڕەنج زۆرەی لەگەڵ بەرنامەکاندا ئەم ڕەنجەشیانت بۆ فەلاحەکان بێم جارە. هەموو کاتێکی جەنابە باش زۆر سپاس دەکەم و هەمیشە ئەم بەرنامەیە خزمەتکاریەوەیە. بەڕێستان چییە فەرمونون لەسەر هەناری هەڵەبجە؟ دڵنیام لە هەڵەبجەیە ئەگەر ئێتیمامێکی وای پێ بدرێت دوای ئەوەی کە هەڵەبجەی شەیدە بکرێ بە پایتەختی هەنار کە ئەلحەمدوللا ساڵانە لەوێ فیستیڤالێکی بۆ کرێ و چەندەها کەس ڕووی تێکات و ئەڵێن ئاڵتونی زەردەیە ئاڵتونی ڕەشەیە ئەمەش ببێ بە ئاڵتونی سوود لە هەرێمی کوردستانە پەری پێ بدرێ. کە شەربەتەکەشی شیفایە بۆ نەخۆشەکانمان بۆ نەخۆشانەی کە نەخۆشی دڵیانێت. بەڵام وەکو پێویست تێچووەکەی دەردەهێنێتەوە بۆ باخەوانەکە. جوتیاری ئێمە جاری وا بۆ بەروبوومەکەی هێناوە لێرا کە فرۆشتوتی سوێنی خواردنی کرێکارەکە و ماندووبوونەکەی بۆ دەرنەهێناوە. ئێمە ڕۆژی وای لێ هەنارە دەرەجە دووەکەی فەلاحەکانمان لێراوە کیلۆی بە 100 دینار یا 150 دینار. کە هەنار پارە ناکا شەڕ نییە خەتای خێسێ بێ جاری وایە خەتای جوتیارەکە خۆشیەتی. جاری وایە دەرمانی زیادەنێ هەنارەکەی ناوی جوان دەرناچێت. جاری وایە خۆی ناتوانێت خزمەتیکە. پارێکی وایان دەستەکەوێ لە لایەن کۆمپانیاکانەوە کە لیانە کڕن بەخوای گەورە کیلۆی 600 دینار هەتا عێراقەوێت لە سەرەتای ساڵەوە خزمەتی بکەیت. بەڵام بەداخەوە ئێستا لە بازار پارە ناکات بە بۆنەی هەناری میسری و یەمەنی و سووریەوە بازاری کەوتووە هیچ پارە ناکات. بەڵێ بەڕێزت پێشنیارت بۆ بەرنامەکەم چییە؟ داوای لە حکوومەت بکەن کە هەناری هاوردن نێتە ناو هەرێمی کوردستانەوە تا هەنارەکانی ئێمە لە بازارە ساغ بێتەوە. تەنانەت بەشی هەموو عێراقەکە هەناری شارە زوور و هەورەمات بەشی هەمووی عێراقەکە.
بۆ جوتیارەکان بۆ باخەوانەکان سوودێکی ئەوتۆی هەیە قازانجێکی ئەوتۆکەن ئەگەر بڵێ بەڕاستی نەوەڵا باخەوانی کورد سوودی لێ نەبینیەوە لەم بەرهەمە. بەڵێ گرنگترین پێشنیارت چییە بۆ زیاتر بژانەوەی هەناری هەڵەبجە؟ ئەگەر بێت و ئێمە نرخی سارکێڕەوەکان نرخی کارەبامان بۆ داوەزێنن کە داوامان لە هەموو بەرپرسەکان لە وەزارەتی کارەبا کردووە نووسرامان بۆ کردوون لە وەزارەتی کشتتوکاڵ ئەم کارەبایی زیرەکە کە دانرێ نرخی بۆ ئێمە 180 دینارەکە ئەبێتە هۆی ئەوەی ئێمە من ناتوانم بەرەمی جوتیار هەڵگرم و بە سیعری ئەو ڕۆژە بۆی بفرۆشم. بزانین لە ئەمریکا هەنار نرخی چۆنە؟ سلااو ڕانج سلااو لە خۆت لە میوانەکانت ئەمڕۆ باسی هەنارەکەن منیشەمێ باسی هەنارتان بۆ بکەم لە ئەمریکا. ئێرە هەنارێکی زۆر دانراوە بە کارتۆن دانراوە هەر کارتۆنی 5 هەناری تێدایە کە نزیکەی 4 پاوندە نرخەکەی $4.99 تەواتە یەک هەنار نزیکەی $3 هەناری ئەمریکا زۆربەی هەنارەکە لە کالیفۆرنیا بەرهەم دێت 90 هەنار لە ئەمریکا لە کالیفۆرنیاوە بەرهەم دێت. ئەی لەلای ئێوە نرخی چۆنە هەنار؟ سڵاوت لەبێت کاک ڕانج یەک هەنار لیرە بە یورۆی کورنەوە 40 ساڵ بوو هەنار ئەوەندە گرانە چونکە بەرهەمەکە لە ئەڵمانیا نیە لە زۆربەی وڵاتان لە ئەڵمانیا لە ئەمریکا لەتینەوە لە مانگی 80 دەست پێ دەکاتن و تا دەکاتە مانگی 1 و 2. جەنابەت وەکو شارەزایەک لە بازاڕات چیەڵی لەسەر زیانی هەناری هاوردە بۆ هەناری خۆمان بە تایبەت لەم وەرزەدا. کابرای فەلاح ئەڵێ وەڵا پارە ناکە کیلوی 1000 دیناری بۆگە 750 دیناری بۆگە یعنی بەڕاستی پارەی چاکە. زۆر باشە بەڕێزان سپاس بۆ تێچێن و سەرنجەکانتان. ئێستا ئەچمە ستۆدیۆ سپیەکە هەندێک زانیاری تایبەتتان پێشکەشەکەم لەسەر هەناری هەڵەبجە. ئەمە هەناری هەڵەبجەیە و باسێکی گرنگی هەناری هەڵەبجەمان بۆ زۆر سپاس بەڕاستی هەنارێکی جوانە و خوا بازاڕیەوە و ڕزقی باخەوانەکانی هەڵەبجەش بدات. هەڵبەتە باسی هەنارەکەم لە هەڵەبجە و ئامانجمان هەنارە جوانەکەی هەڵەبجەیە بە تایبەت هەناری ساڵەخانی بەڵام لە جیهانەوە دەست پێکەم. هەنار میوەیەکی دێرین و تایبەتە کە پڕە لە سوودی تەندروستی و تامی خۆش. وڵاتانی وەکو هندستان، چین، تورکیا، ئێران و ئیسپانیا گەورەترین بەرەمێنەری هەنارن لە سەراستی جیهان. سەرچاوەیەکی دەوڵەمەندە بە ڤیتامین سی و پۆتاسیۆم و دژەوەکسان کە دەتوانێت یارمەتی کۆنتترۆلکردنی فشاری خوێن و کۆلسترۆل بدات هەروەها هەوکردنیش کەم بکاتەوە. هەنار لە زۆر کولتوردا پێمای جوانی و بەرەکەتە. هەنار تەنیا میوە نییە لە هەڵەبجە بەڵکو شانازیە و هەناردێکی گرنگیشە بۆ کوردستان بە تایبەت وەک وتم جۆری ساڵەخانیەکەی چونکە چەندین جۆری هەنار لە هەڵەبجەدا چەندین چەشنی هەنار دروست بووە کە هەندێک لە پسپۆڕانی کشتتوکاڵ ئاوەتەخوازن زیاتر لە هەڵەبجە گرنگی بە چەشنی ساڵەخانیەکە زیاتر بدرێ و خاکی هەڵەبجە پڕ نەکرێ لە قەڵەم و هەناری چەشنی تری وڵاتان. هەناری هەڵەبجە خەبارەی لە مامناوەندەوە بۆ گەورە دەست پێکات. تۆکڵێکی ئەستوری سووربا و یان زەردبا و پەمەیی هەیە. دەنکەکانیشی ڕەنگیان لە سووری تۆخەوە دەست پێکات بۆ پەمەیی کاڵ. تامێکی خۆش مزر و شیرینیان هەیە. نزیکەی نیوە تا دوو لە سەرسەی میوەکە دەنکە و دەخورێت. بەڵام بەرەمێنان و پاراستنی لە ڕاستیدا ئاسان نییە. بۆیە توێژەرەکانمان لە کوردستان چەندین چارەسەری زۆر باشیان دۆزیوەتەوە. خاڵێکی هەرە گرنگی هەناری هەڵەبجە ئەوەیە کە وەکو شارەزایان پێی دەڵێن میوەیەکی ناکلیمەکتریە واتە دوای لێکردنەوەی لە دارەکە ئیتر پێ ناگات بۆیە کاتی لێکردنەوەکەی زۆر 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 گرنگە. لە کاتی هەڵگرتنیشدا کەمێک ناسکە گەر زۆر بمێنێتەوە یان با هەڵ بگیرێت کێشی
کەم دەکات تێک دەچێت یان سەرما لێی دەدات. بەڵام خۆشبەختانە زاناکان چەند ڕێگایەکی زۆر زیرەکانیان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە پێشنیار کردووە کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر زیاکردنی بڕی بەرهەمی هەنار دەبێت. یەک چەورکردنی. ئەگەر هەنارەکان بە زەیت چەور بکرێن وەک زەیتی کەتان یان ڕەشکە یان تەنانەت مادەیەکی سروشتی وەکو جیتۆسان زۆر یارمەتی دەرە بۆ ئەوەی کە کێشیان کەم نەکات و تێنەچن. ئەگەر بۆ چەند خولەکێکیش بیان خەیتە ناو ئاوی گەرم کە پلەی گەرمیەکەی نزیکی 40 پلە بێت کاریگەریەکی سەرسوڕهێنەری دەبێت لەسەر هەنارەکە و مانەوەی هەنارەکە کێشیشی کەم نابێتەوە. ناژێڵێت توێکڵەکەی قاوەیی بێت و لە زیانی سەرمابردەڵەییش دەی پارێزێت. خاڵێکی تری گرنگ کەمکردنەوەی قڵیشان. ئەمە یەکێک لە کێشە گەورەکانە کە بەرەمێنەرانی هەنار بەدەستێوە دەناڵێنن. ئەگەر ئەم قڵیشانە کەم بێتەوە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر بەرزکردنەوەی بڕی بەرەمێنان و زیاکردنی بڕی ناردنەدەرەوە. ئەمەش بە بەکارهێنانی ترشەڵۆکی جیبرەلێک کە هۆرمۆنێکی سروشتی ڕۆکیە و ڕێژەی قلیشانی هەنارەکەی لە نزیکەی لە 1/7ەوە هێناوەتە خوارێ بۆ تەنیا لە 1.4. خاڵێکی هەرە گرنگی تر باشترکردنی کواڵەتی ناوەیە. ئەمەش بەچی؟ بە پرژاندن. پرژاندنی گیراوەی گەڵای مۆرینگا یان سیر یان زەردەچەوە. هەموو ئەمانەیە یارمەتی دەربووە بۆ باشترکردنی کواڵەتی شەربەتی هەنار و شیرینیەکەی و هاوسەنگی ترشیەکەی. باشترین ئاستی شەکر و شەربەت لەو هەنارانەدا بینراوە کە بەگەڵای مۆرینگا و لە 100 زەیتی کەتان چارەسەر کراوە. هەناری هەڵەبجە لە پلەی گەرمی 5 پلەدا زیاتر لە 4 مانگ هەڵمەگرە چونکە دوای ئەم ماوەیە وردە وردە ڕنگ و تازەیەکەی لە دەستەدات و سەرما لێی دەدات. هەناری هەڵەبجە تێکەڵێکی جوانی تام و زانستونەریتە. ئەگەر بە شێوەیەکی دروست مامەڵی لەگەڵا بکرێت و هەڵبگیرێت دەتوانێت بە ئاسانی ببێتە یەکێک لە هەناردا سەرەکیەکانی کوردستان. لە زۆر کولتوردا گەلانی جیاواز لەبەر جوانی و بەرەکەت و گرنگی هەنار ناوی خانمانیان بە ناوی هەنارەوە ناوناوە. لە کوردستانیشە هەزاران کچمان هەن کە ناویان هەنارە. لای فارسەکانیش ئانار ناوی کچێکی جوانە و هێمای خۆشەویستی و ژیانە. وەک گوتم لە لای خۆشمان بە کوردی هەنار هەستێکی شاعرانە و سروشتی هەیە. ناوی عەرەبی ڕومانە کە لە وشەی ڕومانەوە هاتووە و هەر یەکە بە مانای هەنار ئاماژەیە بۆ شیرینی و نازداری و زۆر جار لە عێراق و میسر و باشووری ئاسیادا بەکاردێت. لە ئەرمینیاش کە ئەم میوەیە بە هێمای ژیان و نەمری ناسراوە ناوەکانی وەکو نارێ و نارینەی کوردی لێرەوە پەڕیونەتەوە بۆ ئەوێ لەوێ زۆر باون. بە عیبریش ڕیمۆن و ڕیمۆنا هێمای بەرەکەت و ڕەوش باشین. تەنانەت ناوی ئینگلیزی گارنێتیش کە لە وشە لاتینیەکەی هەنارەوە هاتووە هەر هەمان ڕەگ و ڕیشەیە کەواتە ناوەکانی هەنار، ئانار، ڕوومانە، گارنێت جوانی و ڕۆحی هەناریان لە نێو کولتورە جیاوازەکاندا هێشتۆتەوە. ئاوەدان بێ هەڵەبجە و خوا بەرەکەت بخاتە هەنارەکانەوە و زیاتر ببێ بە سەرچاوەیەکی سەرەکی هەناردەی کوردستان بۆ هەڵەبجەیەکان و هەمومان. با زیاتر لەسەر هەنار بدوین بەڵام ئەچمەستۆ دێشینەکان. سلام علیکم هەموو لاکتان بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم هەڵەبجە هەر ئاوەدان بێ ئێوەش بەخێر هاتم سەر چاوەکانم تۆزێکی تر ئەو هەنارە شیرینی هەڵەبجە لە خزمەتی هەمووتانە بەڵام ئەوە زانیاری باش بوو لەسەر هەناری هەڵەبجە هیچی بۆ ئێمە نێشتەوە هیچی بۆ ئێمە ماشەڵڵا لە تۆ دەریای زانیاریت بەس بەخوا فەریدون نامدار جەوینی ئاستەکەم بۆ بێ کەیفی وەڵا حەقی خۆمانە بێکەیفین لەبەرەوەی زیاتر لە 4,000 جوتیار خاوەن باخ خانەوادە لە هەڵەبجە و شارە زورە
ئێستا هەنارەکانیان وەکو ساڵانی پێشوو پارە ناکرێت و ناچێتە دەرەوە ئەمەش دەبێتە هۆی زەرێکی زۆر گەورە تا ئێستا هیچ نەکراوە بۆ ئەمساڵ ئێستا هیچ هەوڵێک نەدراوە بۆ بناردنە دەرەوەی ئەمساڵ بەڵام لە هەڵەبجەوە بزانم ئەمساڵ شکر بەرهەمتان زۆر باشە ئەمساڵ لە هەڵەبجە من زۆر بە کەیفەوە هاتم بۆ هەڵەبجە بەرهەم باشە بەڵام داخەوە یعنی جوتیاران کاتێک ساڵانی پێشوو کە ئێمە دەمان ناردە دەرەوە جوتیارەکان زۆر کەیفیان هەبوو لەبەرەوەی لە ساڵی 2010 تاکو 23 ئێمە توانیمان ڕێژەی بەرزکردنەوەی ناشتنی هەنار تقریبان 400,000 بن زیاد بکەین ئەمە شتێکی زۆر زۆر باشە لە ماوەی 5 ساڵە لەبەرەوەی ئێستاتێ وای لێ هاتووە خەڵکی بیر لەوە کاتەوە باخەکەی لابات چونکە بۆ لەبەرەوەی ئەمە پێچەوانەی ئەو حەز و حەماسەتەیە کە من لە بەرنامەکەما باسمە کرد بەڵێ ڕاستە خەریکە منیش بێتاقەتە ئەخرەزانی مەسەلەکە چیە خۆتە زانی کە شتەکە زۆر بوو بازار و مارکێتینیەوێ کە بازار و مارکێتینێکی دەرەوە نەبوو بۆی دەبێتە هۆی تێک بۆ هەنار لە هندستان و ئەمریکا و ئەرمینیا و ئەگاتە ئێرە بۆ هی ئەمە ناڕوە خۆهی ئەوان باڵی نییە ئەوان پلان و بەرنامەی استراتیژی گرنگی خۆیان داناوە کە چۆن لە جنوبی ئەفریقاوە هەناریەت تاکو هەڵەبجە و تاکو زاخۆ دۆگێت بەڵام لێرەشەوە ئاسان ئەگەر پلان و بەرنامە لێرەشەوە ئێمە توانیمان لە 2010 ڕەنگە خۆت ئاگادار بیت و زۆربەی کۆمپانیەکان یەکەم کۆمپانیاین لە ئاستی عێراق و کوردستانە کە توانیمانە هەناردەی ئیمارات قەتەر سعودیە بەریتانیا فەرەنسا سوئێد زۆر وڵات بکەین ئەڵمانیا بکەین بەڵام بەداخەوە بەڵام ساڵانی ڕابردوو بەڕاستی هەم جەنابی سەرۆکی حکوومەت بە پەرۆشێکی زۆرەوە هەم خات و بێگەرد ئێستا لەسەر شاشەکە هەیە بەڕاستی دەستگیرۆیەکی زۆریان کردووە بۆ ئەم بوارە بەڵێ بە پەرۆشیوە کاریان نەکرد بەڵام لە 2024 ئەو پەرۆشیان ئەوکو ساڵانی پێشتر نەبووە بۆیە لەبەرەوە باشە پلان و کار ئاسانی ڕوویە لاوازبوونیا ئێوە حەماسەتەکەتان نەما بۆ ناردنە دەرەوە ئێمار حەماسەتمانی سێمە حالیەن لەگەڵ هۆڵندا داوای هەنارەکات بەریتانیا داوای هەنارەکات تەنانەت ئیسپانیا کە خۆی هەناریە بەس هەناری ئیسپانیا شیرینە یعنی ئیسپانیا هەناری هەیە و داوای هەناری هەڵەبجە و مادینانەکە ئێستا ئەوان ئیمێڵیان ناردووە داوای هەناری هەڵەبجەیەکە بەڵام ئێمە ڕێگەکان و ئەو هەنگاوانەی کە پێویستن بۆ هەناردەکردن کاتەکان لەبار نییە ینی بەپەلە ئەو شتە جێبەجێ ئێستا بۆ نمونە ئەگەر ئێستا چووە بچەیە ئێستش ئەگەر بەپەلە پلانێکی ڕێکوپێک وە زۆر ئاسایە ئێستش ئەتوانین ئێستا ئەگەر حکوومەتی هەریەم هاوکار بێت لە مەتاری سلێمانی و هەڵەبجە سلێمانی هەولێرەوە ئێمە سەکە وا بێ لە هەڵەبجەش فڕۆکەخانە ناکرێتەوە یەکێک لە پلانە استراتیژیەکان بۆ جوتیارانی کوردستان کردنەوەی فڕۆکەخانەیەکی دێمەسەری بەڵام ئێستا ئەگەر بۆ نمونە دوای ئەم بەرنامەیە چونکە بەڕاستی ئەوەی کە من بزانم پەرۆشیەکی زۆرە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر دوای ئەبیستنی ئەم قسانەی تۆ هەمان تاسە و پەرۆشیەکەی جاران بگەڕێتەوە بۆ پلاندانان بۆ ناردنە دەرەوە ئێستش نەچووە بچێ ئاسانە زۆر ئاسێمە زۆر سوپاسیانەکەن گە شتێکی وا بکەین من لە هەفتەی ئایندە دەستپی ئەەکەین کۆمپانیەکەمان بە هاوکانی گروپی کۆمپانیە کە دروستمان کردووە ئەتوانین هەموو شەوێ لە ڕێگەی مەتاری سلێمانی و هەولێرەوە بیستەن هەنار دەکەین ئێستا چەند وڵات چاوەڕێ هەناری هەڵەبجەیە ئێستا بەریتانیا بانگەشەوین بەڕاستی ئێستا بەریتانیا بە تەمایە چەندین کەس پەیوەندیان پێکردن کۆمپانیش فەرەنسا لەگەڵ کۆمپانیای کاپسووتا قسەمان کردوان بە تەمان اینجا کە ئیسپانیەکان ئەوە ئیمێڵەکەی دوای پیشانی توێم ئەوان داوای ئەەکەن سعرەکەی و شتەکەی یعنی هەموو شتێک ئامادە سازی هەناری هیران و نازەنین هەناری هەڵەبجە هەناری بادینان هەناری دۆک و زاخۆش هەناری ئارمشتانەیە باشتری نوعی هەنارە باشترین نوعی هەناریان هەیە ئەوانی شیران و نازەنینیش گاڵتەی پێ ناکرێ بەرەمەکانیان باخەوانەکانیشیان لێرەن بەخێراتن سەر چاوم سەرسەرم تۆزە بگەشێنەوە بێومێد مەبن ئینشاءڵڵا خوا گەورەیە و ئینشاءڵڵا هەمووان ڕاچەنن بۆ ئەوی کە پلانێکی ڕێکوپێک دابنین کەواتە ئەتوانین بەشی ناوخۆ هەم بەشی ئەو وڵاتانەش بنێرین لە کەم و لە زۆرە بەڵێ ئیکتیفای زیاتی ناوخۆشمان هەیە و دەرەوەشمان هەیە ئێمە ساڵانی پێشوو سەلمان دومانە وەزارەتی کشت و کاڵ و حکوومەتی هەرێم هاوکار بوون درێخیمان نەکردو توانیمانە هەموو شتێ بکەین بەڵام بە زۆری خواست لەسەر هەناری کوردیا ڕەسەنەکە هەیە
بە زۆری خواز لەسەر هەناری ساڵەخانی هەیە کە بەتاکیید ئەمریکیەک حەزی لە هەناری ئەمریکی نیە حەزەکەم دوای قسە لەسەرەوە بکەی کالیفۆرنیا خۆی 4.1 ملیار دلار 4 تریلیۆن پوین 1 ملیار دلار داهاتێتی بەڕاستی ئەگەر وڵاتێکی سربەخۆ بووە چوارەم ئابووری گەورەی جیهان بوو ئێمە بۆ بچین بازارگەرمی بۆ هەناری کالیفۆرنیا بکەین بۆ بیهێنین لێرە بیڕوێنین هەناری ساڵەخانەکەمان بۆ بپوکێنینەوە نیە وڵاتانە بۆیە عاشقی هەناری ئەمن عاشقی هەنارە ڕەسەنەکەی کوردستانن نەک هەناری وڵاتان هی خۆیان بێنی لێرە بیچێنیت و بێڕەنگی بۆیان بنێریتەوە وەنیە کاک ڕەنج ئەگەر یارمەتی بدەی من ئەمە شتێک لەسەرەوە ئێمە بەس هەنارمان نییە کشت و کاڵ هەنار ئەتوانین ناوبنین زەڕی سوور بۆ با سەیریکە تۆ جارێ با باسی هەنارەکە بکەین خەمی هەنارەکە ئەڵێ داخی هاوەبان گشت داخانەوە وانە بەڵام ئەوەی کە من والەیەکا بێ ئومێد نەبم ئەڵێ یعنی کات بەسەر نەچووە ئەتوانین بەڵێ ئەتوانین چونکە هەنار تا ئێستا بە جوانی پێ نەگەشتەوە بۆی نەبوونی بارانەوە بۆی بەرزبوونەوەی نزمی ڕادەی شێوە تا ئێستا هەنار نەگەشتووە هەنار نەگەشت تاخیر بوو ئەم ساڵان 26 تا 5 دەدەستیان باخەوانەکان بەڵام ئێستا کەم باخەیە باخەکەی لێکاتەوە باشە ئەتوانێت باران پلاندا بنرێت چونکە باران بی قڵیشێنێ بۆ ناوخۆ حەزیان لێ باران لێ با بەس بۆ ئەوروپا باش نییە وەنا ڕاستە خۆ باران لێبدا ئەگەر باران لێدا قەینا بەس دوو باران و سێ باران لێە ئەو کاتە پێستی نەرمە بێتەوە بۆ هەناردەکردن بە کەڵک نایێت باشە تۆ زووزووەڵی هەر هەنار نییە هەر هەنار نییە هەر هەنار نییە ئەتوانین نازانم چی و چی و چی و چی بنێرینە دەرەوە ئێ بینەرانی بەڕێز وڵات بەمە دروستە بێ هەڵەبزا وا بکەین 100 ملیۆن دلاری دەست بکەوێ و ڕەواندوو زوا بکەین لە ترێ ئەوەندەی دەست بکەوێ و دهۆگ ئەوەندەی دەست بکەوێ و هیران و نازەنین ئەوەندەی دەست بکەوێ ئەمە GDP زۆر بەرزەکاتەوە ئەمە داهاتی وڵاتەکە زۆر بەرزەکاتەوە هەموو وڵاتان بەمە دەوڵەمەند بوون اینجا من سەردانێکی مەیدانی هەڵەبجەم کردووە بەرنمەکە کاتمان زۆرە هەم ئێوە قساکەن هەم ئەمیش حەزەکەم دوای ئەوە پێم بڵێ ئەگەر تۆ کە ئەوەندە حەزە لە پلانە کەسێکی وەکو تۆ وەزیر بێ ئەتوانی چەند بەرهەمی کوردستان بنێریتە دەرەوە پاش ئەم سەردانم بۆ هەڵەبجە جوابم بەرەوە باشە بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕا اینجا چوومەتە باخەکانی هەڵەبجە ئەو دیمەنانە بینین و ئەگەڕێمەوە بۆ ناو ستۆدیۆکە هەڵەبجە و لە ناو باخە هەنارەکانەوە ماشەڵڵا ماشەڵڵا یا ڕەبی هەر ئاوەدان بێ هەڵەبجە هەموو چەشنەکانی هەناری تێدا وتم لە ناو ستۆدیۆ بە سەبا بچین بۆ هەڵەبجە خۆی لە ناو باخەکانە ئەوە خەریکی هەنارڕنینن سەلام عەلەیکوم چۆنی بین بۆ چۆ دیارە هەناری چاکە لێ کردوێتەوە بەخوا خۆش بیت بۆیە هەر بانگمەکەی دیارە هەناری چاکە لێ کردوێتەوە ئەیاخوا لە سوسات قورسە لێکردنەوەی قورسە چۆنی مانوو نەبێت ئەخواڵە باشە یاخوا لە شە ساغ ئەمە ئاوا پڕێتە عەرزەکە و دوای بێت بیکەم بۆ پلاستۆکەوە یەکێکمان کۆیەکەینەوە دوای یەکێکی شاوە ئەگەر شاگرد تەوێ من لە خزمەتتان قوربان و خۆم ئازان لە هەناسینە یاخوا دەستە خۆش بێت ئەمە مێ خۆشەیە شیرینە جوانە ماشەڵڵا ماشەڵڵای لێبێ سەیری ئەو هەنارە ماشەڵڵای لێبێ هەناری هەڵەبجە بە نامەیە ها هەمووی لەکەینەوە چاوەڕێیەکەی هەتا پێگا هەموو ساڵە هەموو ساڵی هەردێن بۆ
هەموو ساڵێ دێ بۆ ئیش والله مەلا بانگدان ماشەڵڵا تۆ لە من گورج و گۆڵتری من ئازان زۆر مەلا بانگدان هەمووی لێکیتەوە هەنێ بەجێ هێڵی والله حجێ نایە هیچ بەجێ نایە ئەم ساڵ هەنار باشە لە هەڵەبجەیە پار باشتر بوو چ ساڵێکە بیرەکە زۆر زۆر بەدڵ بوو ئەم ساڵ ئەم باخە چەند خانم ئیشی لێکەن نزیگەی دوانزە کەسن دایمە چەند ڕۆژێوێ لێکردنەوەی تاوەڕنینی باخێت تر باخ تا باخ کەوتووە باخی وا هەیە دوو ڕۆژەی وایە چوار ڕۆژەی وایە سێ ڕۆژ تر بە باخ کەوتووە دانیان سەعات چەندی بۆ ئیش تر زووتێ سەعات بەیانی مەلا بانگدانیۆژەکەین وتر ڕۆژ بۆ تێنە سەر ئیش لە هەموو هەڵەبجە لە وەرزی هەنارە چەند خانم ئیشەکا بۆ هەناڕۆنین پێنجێن لە حەد بە دەرەخەژن ژن ئەی لێرە ژن و پیا و 500 کەس ئیشەکەن هەموو باخە گەلی خۆی هەیە هەموو کەس منیستە خۆم گەلم هەیە خۆچی هەیە گەلم هەیە گەل یعنی کۆمەڵە کرێکاری ئەم سەرکار تۆ سەرکاری دابەش کراوە پیشەکە جاری وە هەیە مەقسە تۆ چوار کەس ئەوێ پێنج کەسەوێ ئاوا تەوزیعانە ئەمە پێڵەن گەل تۆ سەرکاری سەرکاری ئەوانەکەی ئەی لە خوار تۆ کەسێکی تر هەیە پیشەیەکی تری هەبێ یەکسەرە بێ بە کرێکار ئەیتر هەموومانتر وەیەکۆ چوار کەسە ڕۆین ئەو بێژن 12 کەسە ڕۆین 15 ڕۆین تەوزیعین وە گۆلەکانە پیکابەکانە بۆ کەسەکە پێڵەن گەل بەڵێ بۆ هەنار هەمووی وەیەکۆی چنێت ڕۆژانەی کرێکارێکی هەنار بە چەنە؟ تا ئێوارە 25 تا سەعات چوار بەس جاری واشەیە پارە سەربارەکەن کە کاری زیادە دەکەی وەنە؟ وەڵی تر بەبارە کابرای ئاڵێ سەعات چوار تێتە دەرەوە بەس دەکە تا مەوعی دوێ تا سەعات 11 شکێتوانی زیای بۆ بکەیت کاکە حمە بەخێر بێ سەرچاوم کاڵە باشە قوربانە بم یەخوا بەخێر بێ سەرچاو بیخوا بەرەکەتی تێ بخات یەخوا بەخێر بێ سەرچاو جانانە وەڵی بەس ئەمان ساڵەخانی نییە ئەمە ئەمریکیەنە ئەمەنە بەرنامم بۆ هەڵەبجە کردووە ساڵەخانی و ئەمریکی لە یەک جیاکەمە بەڵێ بەڵێ ئێستا بۆ نمونە سەیری ئەم ناو ئەم باخەکە ئەوەنەی بژوێن و گەڵاو پوشتیا ئێخۆ هەمووی ئاوی بڕەهەنارەکانە خواتەوە بەڵێ ئەمە ئەم گیایشە شتێکی تری تایە سێوەر ئەکا بوو ئەو هەنارە تیشکی هەتاوەکە نەیسووتێنێ ئەوەی ئەرزەکە بەڵێ ئەوە بەڵێ بەڵێ ئەوە ڕادەی شێ دروستەکە بۆ ناژێڵێ ئەرزانی باش و خراپشیە بەڵێ 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 چەند چەشن هەیە لێرە؟ سێ و چوار چەشن هەیە ئەمە هەناری ئەمریکی هەیە ساڵەخانەکەی خۆمان هەیە لا ڕەشە هەیە کەەوە هەنار هەیە مەلەسی هەیە وتر کامیان لە ئەسڵی ئەسڵایی خۆمانە؟ هینەکەینی خۆمانە ساڵەخانەکان بەڵێ ئەوانەی کردنانە چی و چی بوو؟ لا ڕەشە هەیە کەەوە هەنار هەیە پێڵەن لا ڕەشە وەڵی لا ڕەشە خۆشە زۆر خۆشە هەنارێکی ئاودەر حتا بیشتیانە ئاوەدات بەڕاستی لەوا چێ ساڵەخانەکە ئاویشی زۆرتر بێ بۆیە گرانترەکەوێت لەسەر باخەوە ئاوی ساڵەخانی هەم ئاوەکەی خۆشە ئەیکەی بە شەربەت شەربەتەکەی زۆر خۆشە هەم ئەیشیکەی بە ڕوبە هەنار تامی ڕوبە هەنارەکەیشی هەم خۆشە هەتا تەنادە ناوە سپیەکەیشی ناوێکی سپیتایە بیخۆ بۆ مەعیدە و ئەمانە بۆ بەکتریا زۆر هەنار ئەبێت لە کاتی خۆیان بەڵێ ئیسا کاتەکەی بەخۆ هێشتا هەر زووە کاگڕنج هێشتا هەر زووە ئەمە بۆ ناو بەڕات بتەوێ ئەبێ زوو لەیکەیتوە لە ناو بەڕاتە هەڵیگریت ئێستا هەناری قلیش بردو بۆ ناردنەدەرەوە بۆ ناردنەدەرەوە ناشێت باوردە وردە ئاواتە فەرمو جەنابەت لە پێش بڕۆ با ئەمە مادەم باخەوانەکان ئێریان بەجێ هێڵاوە تا لای پلاسکۆکە بۆیان بەرین نە ئەوەتانە ئەلێرە بەجیان هێڵاوە باش ئەمە چی پێڵێن ئەمە ئەڵێن مڵۆ مڵۆ بەڵێ مڵۆ ئەمە مڵۆ فەرقیە لەگەڵ مەڵۆ یا هەر مەڵۆە هەر مەڵۆیە بەڵێ مەڵۆی آخر بۆ یعنی کۆمەڵێک ئێمە ئیسا مەسەلەن بە کۆمەڵوانیەوە بۆ لێرە بە کۆمەڵ لەیرا دایانێ ئیتر لێو تێک ناچێت بەشی خۆمان زانیاری بەڕای تۆ هەنارە وردەکە بە تامترەیان گەورە بچووکیت کاریگەری لەسەر تام نییە هەناری وت کاتی تامی هەیە باران دی ئەو بخویشە ئەی گەورەکە پەیوەندی بە بارانەوە نیە پەیوەندی بە بارانەوە کاگڕن هەنار هەتا باران لێدا خۆشە هەتا باران لێدا بۆ ناوخۆ بۆ ناوخۆ بەڵێ بەس بۆ دەرەوە بەڵێ ناوێت باران کاگڕن ئەمە ئیسا مەسەلەن بۆ هەڵگرتنیش بتوێ هەڵیگری ناو ئەم چاوەی ناوێ ئاوی تێ بچێت
ئاوی تێبچی ئەگەنێ لەکە هەڵیشی ئەگری لە ماڵە بۆ خۆ دەبێ ئاوا داینیت سەرخواری کەیتەوە ئەو ئاوە کە چوە ناوەوە تێتە خوارەوە هەفتەی جارێ 15 جارێکی ئەتوانی ئەم سەرژێرێکی تری بکەیتەوە لە ماڵەشکەی کڕی ئەگەر زانانی و درەنگی خۆی نابێ ئەو بچێتەمەوە ئاو ناچێتنا ئەمە چوە ناو ئەمەوە خراپێکابێ ئاوابێ ئەبێ ئاوان لەسەردەم بەڵێ وڵایەوەش زانیاریەتی گرنگ ئەی چیتر گرنگە بۆمان باسکەی بۆ هەڵگرتن بۆ هەڵگرتن فەرموو بێن بۆ جۆری هەڵگرتن کەسێک ئێوێ مەسەلەن دوو مانگ بەرگاگرێ بەبێ هیچ شتێ پێشمانگیش بەرگاگرێ بەبێ هیچ لە ماڵی خۆتە لە ماڵی خۆتا بیکەیتە ناو شتۆ بیکەیتە ناو شتۆ بیکەیتە مەسەلەن بیکەیتە ناو شتێک وەداینێ وەکو تەنوری گەڵ وەکو زەمیلەی هەنگ زەمیلەی هەنگ لەناو ئەوانە داینەی زەمیلەیە کورە ئەم کورەکە کە خۆمان دروستەکەین بە قامیشەکە و بینەکە ئەوە ناسنووەکە لەوەیش هەڵیگەی من خۆم پارەکەن لەوە هەڵم گرت و هەتا مانگ هەتا 15 ماوە ئێمە ساڵان هەڵمانگرت ساڵێکیان هەڵمانگرت نێرگس هات لەگەڵ نێرگس هەنار و نێرگس ڕاستەکەی لە موبایلەکەی کاکتەرەدون ئەگەر مابێت نێرگس هاتووە هەنار نەڕۆشتووە نێرگس کەیە 22 با بڕۆین بزانین کاگارشیش ئەنە بیدوێنم فەرموو جەناب فەرموو کاگرەنج سەلام عەلەیک کاگارێش چاوم کاگرەنج ئەمەیان بگرە ئەمەشیان بگرە بزانم لێکیانەکەی تۆ لەگەڵ سەرۆ ئەوە چیە ئەوە چییە ئەمەیان کەوەیە ئەویشیان ئەوە ساڵەخانی دەستخۆش زانیمیان نا دانم پیانەی فێر بوو ئارەوەڵا لە هەموو شتێکتا دان و پیان ئەم کەوەهانانیمیانەوە تەواوە ئەمە پار من دووەمی فستیڤاڵەکەی هەڵەبجە بوو لە وەزنا پار دووەمی فستیڤاڵەکەم لە کیلو ئەسەی ئەوەی 3 کیلۆ 20 غرامە ماشەڵڵای نێنە کەوەش کوردیە خۆمان دەمێک ئەمە 100 ساڵە بێ لە لەوەتی هەڵەبجە دروست بووە هەنار دروست بوو ئەمە ئەمە ڕستەنی خۆمانە هەردووکی ساڵەخانی و کەوە بیناسنەوە لا ڕەشەشمان بینەرانی بەڕێز من هەڵەبجەیەکان من هەڵەبجەیش نیم هەرچەنە هەمومان هەڵەبجەین هەڵەبجەی هەر چوار پارچەی کوردستانە بەڵام کەوە ساڵەخانی ناسیەوە تەواو لە ئێمە شارەزایی زیاتر بوو ناوەڵا من حەدم نییە ئێستا کیلۆ تقریبا 100 غرام دەرەچێت پار کیلۆیەک و 320 غرام فستیڤاڵەکە ئەوە زۆری ماوە هێشتا ئەمە مێخۆش و شیرینیش و بەڵێ بەس ئەمە مێخۆشەکەی مێخۆشەکە بەچیە ئەزانی مێخۆشە تقریبا یەک تۆز ئەم لایە ڕەشە بێتەوە لە کاتی گەشتنە ئەم سوورە ئەبێت بەڕەش ئەمە کەوەیە ئەی لا ڕەشەکە لا ڕەشەکەیشمان لە خوارەوە هەیە ئێستا حەزەکەی سیرێکین وڵا حەزەکەم لا ڕەشەکە ببینم لا ڕەشەکە لەبەرەوەی کە لایەکی ڕەشە بێتەوە نانرا بەس ئەمەیان ساڵەخانی باوکی هەمویانە طبعا بەس ئێوە تۆزە عاجزمە بە ساڵەخانیتانی هەمال کردووە لەبەر کەوەنا کەوەش گرنگی پێبن لا ڕەشەش گرنگی پێبن بەڵام بەخوا لەبەر ئەمریکی خەریکە ساڵەخانی کاگرنج نەخۆشی زیاتری هەیە ناکە ئەزانم بەس بە ئەزانی چۆنیە ئەمە باو باپیرە یادگاری هەیە لەگەڵ ئەمە هەوێ هەڵەبجەیە مەیاڵە نامە بەس من کردومە دوێنمە پێنجی ساڵەخانی پێنجی هێشتا کەمە بەس خوا جوتیار ناناسی هەمووی کردووە بە ئەمریکی وازی لە ساڵەخانیانەوە ئەوە گوناح وانە یعنی با گرانتر بێت بەڵام گرنگی پێبیرە چونکە ئەمە ناسنامەی ئەمە ناسنامەی هەڵەبجەیە خۆکەوە ناسنامەی عالەمە بۆ هەڵەبجە بۆ هەڵەبجە ئەمە نەبوو لە بەریتانیا لە ناو هەرچی هەناری دنیایەکەم بوو تقریبا 10 ساڵ پێش وەرە شادڕێک ورێ ئەو منەوە ئالوە یەک شتە پێ بڵێم فەرێدون نامدار نامدار کۆمپانیام هەیە و ئەی نێرمە دەرەوە کاکە ئەوە بەبێ ئەوەی ئەوان پێم بڵێن ئەوە کەوەیە ئەوە ساڵەخانیە ئەوە لا ڕەشەیە لەبەرەوە زەم پەنجە لە دنیا لەعبا خۆ بگرەمەیە بۆ هەڵەبجە بۆ پێشانگار کاگرنج ئێمە هەتا کاک فەرەیدون هەناری ئەسەن لە شارە زورا یعنی فەلاحەکان و هەم خۆشی سەرکەوتوو بوو لە بوارەکەی خۆیان لە هەنارسەدنا ئەو کۆمپانیا با زۆر وەسفی نەکەین من بەدڵم نییە هێشتا کەی واتان کرد ئەم فەریدون نامدارە و جوتیارەکانی تر
500 ملیۆن دلار ساڵانە داهاتی هەڵەبجە بوو ئەو کاتە ئەڵێم ئەوەی دەیکاک ڕەنج یەکێ لە هۆکارەکان ئەوەی پێم وتی ئەو دوو هۆکارە بوو یەکەم فڕۆکەخانەیەکی کشت و کاڵیمان پێویستە دووەم بانقێکی نێودەوڵەتی شازمان پێویستە کە ئەو پارانە بگەڕێت لە ڕوودا و باسی ئەو شتانەکەین ئەها بینەرانی بەڕێز ماشەڵڵا ماشەڵڵا خوا بەرەکەتی تێبخا کاگ ڕەنج لەسەر هەناری هەڵەبجە و منتیقەی هەڵەبجە زۆر بڕۆ چووگا گرنگیەکی تایبەتی هەیە هەناری هەر بۆ ئەوە هەستەکەی ڕوودا و درێغی کردووە خۆ ئەمە هەنارە نێو هەنارە باشترین نوعی هەنار لە ژیانە بەرەو نەمانەچێت ئەمە بەرەو نەمانەچێت لە کوردستانی بەزەوە خەبەرێکی ناخۆشە ئەی ئەمە هیچ دکتۆر هاوشت ماستەرێکی لەسەر کراوە زانبۆر لە ناوچێ ئەزانی بۆچی لە ناوچێت لەبەر ئەوەی خەڵک ئەو هەنارە جاران وەکو خواردن و چێشیش بەکاری هێنا هێلکەی تێ کردو بە خوارد سووریا کردو هەم بە کوڵاندریژە بوو بە دەرمان بۆ خەڵک خواز لە سەری کەم بۆتەوە نەخواز لە سەری کەم نەبووت دارەکە کەم بۆ خراسی کردو ئەی باشە بە قەڵەمە بێ بە تۆ بەچی بە قەمەسە من مثال 10,000 ئەم دو ساڵ ئەمان نەزانن 10,000 بۆ خەڵک ناشتۆتە دەکەواتە 10,000 یەکێکی تریش 2,000 کەواتە ئەپارێزرێ کاکە من زۆر مەمنونم بەرەکەتی تێکەوە هەڵەبجە هەر ئاوەدان بێ هەروە پایتەختی جوانی و شیرینی و هەناری جوان بێت ئەگەر جەناب و شتێ فەرمووی لە بەرنامەکە بیکەم بە پرسیار و ئاڕاستەی حکوومەتی بکەم چییە؟ وڵا کاگرن دووشتمانەیە ئێمە ساڵی پار کاکفۆرێدون هەناری ناردە دەرەوە بەڕاستی باوەڕکە ئەبووە بگەڕایتا لە شارە زورە باخی کرد دەستکەوتە بیکڕی لەبەر ئەوە خوارد لەسەر هەنار زۆر بوو بۆ دەرەوە فەلاحەکان سوودی زۆریان بینی کرێکار سوودی زۆری بینی ئەسڵی مەقسەد چییە؟ داواکانی حکوومەت بتوانێت هاوکار بێ ئەم بەرهەمە بۆ ئێمە ساکات لەشتان ساغ بێ و زۆر سپاس کوڕە خۆزەکان جابینەرانی بەڕێز بزانین ڕووبە هەنار لەوێ خانمێک خەریکە ڕووبە هەنار دروست دەکات ڕووبە هەنار چ ڕووبە هەنارێک بەخوا حەیفە لیمەندۆزی دەرەوە دەرخواردی کوربیرە بە ناوی ڕووبە هەنارەوە بەخوا حەیفە ئەو هەموو هەنارە هەبێت و کەچی شەربەت و شەکراوی وڵاتان لە ناو قوتوی جوانە دەرخواردی مناڵەکانمان بیرە بە ناوی شەربەت. ئەوەش هەڵاڵەخانەکە لە ناو باخان باسمانە کرا هەڵاڵەخان چۆنی؟ سەر چاوم کاگرانج بەخێر یاخوا کەش و هەوا ئاهەنگیە چیە دروستە کردووە؟ وەڵا ئیتر وەرزی هەنارە و وەرزی ڕووبە هەنارە و ئەمە بەرهەمی ئەمڕۆیە؟ باڵێ ئەمە یەک مەنجەڵ ئاو بۆ ئەو نەی ماوەتەوە؟ باڵێ تقریبی دە بەمانتیە کردو ئەوەنە دەرچووە بەس ماشەڵڵا جوان خەز بۆتەوە لە سەعات چەندەوە خەریکیە؟ لە سەعات حەوت حوتی بەیانیوە خەریکی تایە بەس زۆر ئەسڵ دیارازانی وەزبێکی کەشمان کردووە و دامان گرتووە هەڵاڵەخان ئەمە هەر لێکیتەوە و هەنارەکە ئەوڵی و یەکسەر بۆ ناو ئاوەکە؟ بەڵێ بەس پاڵفتەیەکەین پاڵفتەیەکێکین و کاتە بۆ ناو مەنجڵدا توێکڵە تەنکەکی ناوەی لایە بین پاڵفتەیەکین دووبارێکین هەناری ترش وەنیا؟ هەناری تشە بەڵێ هەموو ساڵی ئاوایکەیت؟ هەموو ساڵەکەی کەمیتر ئەمە فەرقی هەیە هەیە ئەی کات لیمۆدۆزیتیەکە یان لیمۆیتی ئەکا هەیە تۆزی فێڵیتی ئاکا لە ڕووبانارەکە خۆزگە تۆزێ تر تۆ خەفیفەکەیت تۆزێ نییە زۆر وەکو خۆم شتێکی کوردەواری جوانە خۆمان ئەیکەین هەر خۆشتانی ڕنن هەنارەکە لە باخەوە بۆ مەنجەڵ لە مەنجەڵەوە بۆ دەبە بەڵێ لە دەبەوە بۆ ماڵە چەندێکیش بمێنێتەوە چکە ئیتر شتی حافزی تێ ناکەین ئەمێنێتەوە مادی حافزی خراپ نابێت پارێزەری تیان نیە سەیری ڕنگوڕوشی کە چەند جوانە هێشتا ماویشێتی هێشتا ناوێت ڕنگوڕەکەشی چەند جوانە ئەمە لە حوتی بەیانی و بەدیاری وەستانە ئەی زوو تێکیین ئەوەی کە تێکی ئەم کەفاوە ئەو کەفاوە ئەبێ بیگری لێ بووی دوای جوانە بێ ڕەنگەکەیان صاف و جوان دەرەچێت ڕووبە هەنارەکە ئەبێ بیگری ئەو هێشتا نەی ماوام ڕەشوشتەکەیمان هەموو تەحمل بکێ گەر بە ناوی کەفاوە هەر جارەی کەوگیرە ئاویش بڕێژیت ناوەڵە ئەبێ بۆسی کەفێکی ئێستا خۆم ئەمە ئۆنەی نەماوە کە کەپاو ببێت کەفاوەکە دەرەکی بووی خەز بێتەوە سەرەتا
کەفاوەکەی لێکدن خەسە بێت و ساف و جوانیش دەرئەچێت ئەو کەفاوە بۆ ئەوەیە ساف و جوان دەرەچێت ڕووبەنارەکە دەست ئێستا شتێکی وای نەماوە چەند هین بووە هەڵاڵە خان بڵێ نیوەی ئەمە ئاو بوو چەندێ هەنار بوو ئاومان تێ نەکردو کاگڕنج هەر بۆ کوڵانەکەش هەر بۆ کوڵانەکەش هەر شەربەتەکە کێنایکی بە شەربەت تێکەی ئەیکەی بە شەربەت جای پڵێن ئەیکەی بە شەربەت ئەوەی کە ئەبێ بە هەڵم ئەمە ئاو نییە نانا نابێت ئەوەی ئەوە نییە هەر خۆی فرێش هەر بە شەربەتەکەی کینە ناوی ئەمە شەربەتەکەی تێ ناکەین ئەوە شەربەتەکەیە فرێشە ئاوی تێ ناکرێت باشە هەڵاڵە خان خۆ ئەتوانی کارگێکی خۆ دابنی بە گەورەتر بیکەیت و ئێوە کاگڕنج ئەگەر پاڵپشتم هەبێ ئەتوانم بینێرمە دەروی وڵاتیش و بینەرە ئێرانیش ئێستا تۆ هەتا ئێوارە بەدیار ئەمەوەدا نیشی چەند باردارە سووتێنی ڕێگای ئاسانتریش هەیە کە تۆ بتوانی هەم پێی دەوڵەمەندتر ببی هەم پێی بەناوبانگتر ببی وەنیا بەڵێ کارگەشت بێتامی ئەوە نایە تۆ بە عاشق و بە خۆشەویستیەوە ئەم کەوتگیرە بەتەئکید وایە بەتەئکید وایەوە شتێک تۆ خۆت بیکەیت من حەزەکەم شتێکە خۆم لێم خوارد ئەوە ببەخشم بە بەرامبەرەکەش هەتاوەکو کەوتگیرەکەی لێ زیاتر کەفەکە بەڵێ کەواتە بەخوا ئیشە زۆر منەگەمەوە سلێمانی تۆ هەر خێشتاکە پاڵفتاکەی وەنیا بەڵێ تر دوای ئەوە دایانی کەسار بووی تر ئەکەی نەدەبەوە زۆرترین ساڵ کە زۆرترین بڕی ڕووبەهەنارت کرد بێت چەند کیلۆت کردووە تقریبی تا 40 کیلۆم کردووە 40 کیلۆ بەڵێ 40 کیلۆ بەس حەقە بەڕاستی تۆ یعنی لەمە ناسراوتربی حەقە خەڵک لە سلێمانی و هەولێر و دۆکەوە تەلەفۆنت بۆ بکەن وەنیا بەڵێ کەسێک ڕێکلام و شتیشت بەخوا نییە ناوەڵای هیچم نییە ڕوودا و بەکاربێنە ڕوودا و ژمارە تەلەفۆنەکەت چەندە لەم بەرنامە بۆ دابنم ژمارە تەلەفۆنەکەی بۆ دابنێ دەرهێنەر بەڕاستی تۆ حەقە بەناوبانگی سەلامەت بیاخوا خوا ئایەکێک ئەو ڕووبەهەنارم بۆ بێنەکە لە شوشەکە ئەوەی شوشەکە سەیری کە بینەرانی بەڕێز ئەمە سەرەتای ئەم بەرنامەیە دەستی پێ کردووە ئەو ئێستا کردوە ئەوە ئێستا کردێتی سەی ڕووبەهەناری هەڵاڵە خانکە سەیریکە یاڕەبی لەشە ساغ سەلامەت بیاخوا بەخوا من لە ژیانم ڕێکلامم نەکردووە بەڵام ڕێکلام بۆ تۆ سەلامەت بیاخوا مەمنون چونکە ئەمە بۆ هەڵەبجەیە بۆ کوردستانە بۆ هەڵاڵە خانە زۆر سپاس ئەوە کەوچی پاکیشیان بۆیە نام ئەمە بێبینەرانم ناخۆش ئەوە ماویشێتی کە خەستریش بێتەوە چکە تازە دامانگرتووە بینەرانی بە مەنجەڵەکە ئەمە ئەمڕۆ دروستە کرد بەڵێ ئەمڕۆ کردومە تا داینێت خەستر و جوانتریشە بێتەوە ئەمە هەر ئەمە ڕەنگە 3-4-5 پلاسکۆ هەنار بوو بێت ئەوەی لە دەرچوە بەڵێ ئەرەوەڵا ئەبەت بەس ئەمە زانیت شانیەکەەوەش 5 دەبێت ئەمە ساڵەخانیە بەڵێ بە هەناری ئەمریکی وشت وا دەرناچێت نا بە ساڵەخانی زیاتر بە ئەبەوی شەبێت بەزی تر ساڵەخانەکە جوانترە ساڵەخانەکە بە زەمەشی خۆشترە زۆر بەڵێ یاڕەبی لەش ساغ و دەست دەستی ئێوەش هەر خەریکی ئەمە یا شەربەتیش شەربەتی شەکەم وڵە بەڵام زیاتر بسپۆری و لە ماوە زیاتر لە ڕووبەهەنارەکە یعنی وتە ئێستا لە سلێمانی و هەولێر و ئانەوە خەڵک بۆ نمونە پێ بڵە 10 کیلۆم بەرە ئەتوانی بۆی دروستکەی یعنی داوای 5 تەنیش بکرێ ئەمساڵ هەنار ئەتوانم ئەو کاتە تۆ کچانی هەڵەبجە کچانی هەڵەبجە یارمەتیە نوانیە ئەگەر خواستی لەسەر بێ تۆ خەریکی شەربەتی وەخوا تۆ لەوەتەی ئەو بینم ئەڵاڵە خانیا ڕەبی دەستە خۆش سەلامەت بیاخوا تۆ چیت هەیە بۆ خەڵکی کوردستان من ئەڵم تا ڕووکەنە ئەم شتانە هێشتا بەکەنی بزان شتێکی خۆماڵی و تەندروسترە شتێکی باشە تۆ ئەوەی ینی ئێستاەوەی باخی هەیە خۆی بوو خۆی ئەمە دروستکات یەکەوچێک بخۆی لەوەی بازار ئازانە عادیە ئەسڵە ئەزانم یەکسەر ئەزان تامی ئەسڵەکە جیاوازە چۆن تۆ ئێستا شتێکیش خۆت بیکەیت ئەوەی کە دروستکرااو بێت فەرقی هەیە یاڕەبی دەستە خۆش بەهڵاڵەخان ساغبێت ئەوەی ئەمە ژمارە تەلەفۆنەکە و دانین ڕووداوی هەڵەبجەیەکانی خەڵکی کوردستانەوە مافی باسی گەورەتان کردی خۆت گەورە و بەڕێزی دە خەریکی بەبانە سوبام بیبەمەوە ئەولا بۆت تۆ خەریکی ڕووبەهەنارەکە بە ئەمە دەست و پلی تۆ یاخوا دەستە خۆش بە ئەی تۆ ئەم شەربەتە بەچی دروستەکەی خوشکە شەربەت ئێمە کە هەنارەکە داڵین نایبینە معمەل لە بەرۆی معمەل ڕەنگی هەنارەکە تێکەیە و تەڵخیەکە بەڵام ئێمە خۆمان لە ماڵەوە بە جیازی مەکینەی گۆشت ئەیدەین لە مەکینە و دوای پاڵفتەیە شەربەتی کامیان خۆشە ساڵەخانی یا ئەمریکیەکەیان کەوە کامیان نا ساڵەخانی خۆشترە ساڵەخانی ئەزانی تۆکڵەکەیشی
توێکڵەکەی بۆ زۆر نەخۆشی چاکە وەکوسی یەکێک لەو نەخۆشیانە ئەوەیە کە ئافرەت زیاتر تووشی قژڕوتانەوە بێت ئەتوانی توێکڵی هەنارەکە وشکەکەی تۆ ئەیکوڵێنی ئاوەکەی وەکو تاقیمێ بۆ پێستی سەر لە هەفتەیەکە 2 جار بەکارهێنێ ئەو قژە عەرز و عاسمانە گۆڕێ بەکارهێنن کچانی هەڵەبجامە وەڵایی من یەکێکی خۆم لەوانە کە بەکارهێنم سۆدت لێبینیوە بەتاکید بۆ مەعیدە بۆ پێست لە کرێمی پێستی شا بەکارێ دەزانی هەتاوەکو بڵی ئەم وڵات و مەملەکەتتان پڕبەرەکەتە وانە ئەڵەبجە خۆشە بەشێکە لە ڕۆحمان ڕۆحتان سەلامەت هەڵاڵەخان هەڵەبجە بۆ تۆ چیە گەێنێ هەڵەبجە و خۆشە هەڵەبجە و هەموو دنیا هەڵەبجە و هەموو دنیا بەخوا جوانە بەخواوە بە هەڵەبجە و جوانین هەموو هەتا پیاە نەگەڕی نازانی چەند خێر و بەرەکەتە ناوەڵە هەنارەڵێ میوەکانی ترەڵێ کەسەکانی ئەوە کەسەکانی لەو لە عبوەستەوە بەراوردی ناکەم بە هەنارەکانیش ئەجا خاکە بە پیتەکەی ئاوەکەی سەیرانگا جوانەکانی دەوروبەری وانە شتێکی جوانە هەموو شتێکی جوانە الحەمدولله هەڵەبجەیی بێ هەڵەبجە قورسە بژین وەڵای چۆن ئەو دوو کەڵە شێر خۆشەیە کەڵەشم خۆشەوێت دەستی خۆش یا ڕەبی لەشتان ساق بێ خاڵێکیانەوە لەو دوورەوە ساوی خۆتۆش جەنابەت بفەرم وەرە ئێرەوە ڕەوەڵا وەرە بە هەنێ قسە بکەین جەناب و خەریکی ئێرە چەند باخیتیایە باخی زۆری دێ وڵی بڵم بە ژمارە نایە باختان زۆرم بەڵام ئێمە باخی زۆرمان بێ بەرامبەر ناش بۆ خەڵکی لە هەڵەبجە لە شارە زۆر لە شار باژێر بە زۆری هەناری ساڵەخانی ساڵەخانی شای هەنارەکانی ترش باشترین هەنار یعنی ئێوە ئەو پرۆژەیەش کە فەرمووی بە زۆری بۆ بژانەوەی هەناری ساڵەخانی بوو بەڵێ بەڵێ بۆ ساڵەخانەکانمان باش بەڵێ ساڵەخانەوەڵ ئەمریکیمان نەناش بە ساڵەخانیمان ئیساژەوە هەنارەکان پێشتە هەرماوەتەوە بڵێ هەر سێش بەردەوامین هەچنە پرۆژەکە وەستا بەڵام مال خۆمان هەر کەسێک مەسەرەن هەستان بە مەترسی لە ناوچوونی ساڵەخانی کرد بۆ ئەمەتان کرد بەڵێ ساڵەخانی هەستی پێ ئەکرێت بەڵام وازانم برەویشی پێ ئەدرێت وای نییە ئەمریکیەکە حەزەکەم بزانیت بەرەو نەمان ئەڕوات ئەوەی تایە ناگە بە ساڵەخانی هیچ ناگا بە ساڵەخانی دەستەکانتان خۆش بێ و زۆر سپاس و هەر ئاوەدان بێ و هەڵاڵەخان هەڵاڵەخان ئینشاءڵڵا بتبینمەوە ساڵی ئایندە کە هاتم لە کاتی وەرزیەنارە ئیتر تۆ یەکێک لە براندە بەناوبانگەکان دەستان خۆش هەر ئاوەدان بێت زۆر سپاس خوا حافظ چەند خۆشە بەزمی وەڕانە ئەزیزم تۆ گوڵەکەمی لەناو باخچەکەی هەنارە ئەزیزم تۆ گوڵەکەمی چەند خۆشە بەزمی وەڕانە ئەزیزم تۆ گوڵەکەمی لەناو باخچەکەی بەڵە بینەرانی بەڕێز جارێکتر سلااوتان لەبێ ئەو دیمەنانەی بینیتان ئەوە شارە ڕازا و بەبەرەکەتەکەی هەڵەبجەیە لە هەر شوێنێ ئەم هەنارەتان بینی تۆزە زوومی بکە نەچەند هەناری بێگانە بکڕن لەمە بەدوا نەچەند شەربەت و شەکراوی وڵاتان بکڕن هەتاوەکو ڕوبە هەناری هەڵەبجە و دهۆک و هیران و نازەنین وەستا بێ مایکەکە بەکێە چیت هەیە بۆ هەڵەبجە وەکو گەنجێکی کورد بەڕاستی جێگای شانازیە کە یەکێک وەکو گەنجەکە لێرە وەکو قوتابێک لە زانکۆی پۆلیتەکنیکی ئەلێرەوە دەستخۆشی لێ دەکەم جێگای شانازیە ئەوە دەستخۆشیش لە جناب بدەکەم کە هەستای بەم ئیشە ئەو چەپڵەیە پێشکەشەکەین بە باخەوانەکانی هەڵەبجە ئینشاءڵڵا خەڵک ڕوو بکاتە هەڵەبجە چەندی مانگ پێشانگاتان هەیە؟ سی مانگ خۆت حەزەکەی بچیە؟ ئینشاءڵڵا پێی دڵخۆش بوون کە ئەو بەرهەمە جوانیان بەرەمێناوە بەڕاستی جێگای شانازیە کەیتر حەزەکە قسە بکا بۆ هەڵەبجە و بۆ باخەوانەکان و هەڵەبجەیەکان لەمبەر کێ قسەی هەیە؟ مایکەکە بەکێیە؟ لە هیران وەکو خەڵکی هیران و نازەنین وەکو جوتیاری ئەوێ چیە لەی بە هەڵەبجەیەکان بۆ بەرهەمە جوانە؟ دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەین هەروەها دەستخۆشی لەو برا بەڕێزا و جوتیارانە دەکەین بەڕاستی کارێکی جوانیان کردووە هەروەها چۆن ناوەی هەڵەبجە ناوەکی بووتە سوبولی کوردستان و باغ و باغاتەکە تیشان هەروەها بووتە سوبولێک بۆ کورد و کوردستان بەڕاستی دەستخۆشیان لێ یەکەین هەر بژی هەڵەبجە دڵخۆشم بەوەی گەنجەکانمان ئاوا پەرۆشن بۆ
سەرکەوتنەکانی ئێوە اینجا بینەرانی بەڕێز بەڕاستی ئەگەر ئەم بەرهەمە بچێتە دەرەوە یەک پرسیاری کورتەکەم و یەمە جەنابەت چونکە زانم سەرنج و تێبینیتەیە ئەگەر کارێکی وا بکەین بەرهەمەکانی هەڵەبجە هەناری هەڵەبجە لە سا 50 بچێتە دەرەوە یەکسانە بە پیاکردنی چەند ملیۆن دلار بۆ هەڵەبجەکان و بۆ باخەوانەکان و بۆ کوردستان بەس ئەوە پرسیارە بە کورتی وەڵام بەرەوە بە کورتی ئەگەر ئێمە لە ساڵێکە 30,000 تەن یاخود 25,000 تەن بنێرین 120 ملیۆن دلار دەگەڕێتەوە بۆ هەڵەبجە چەندە 120 ملیۆن دلار 120 ملیۆن دلار بەڵێ نیوەشی بفرۆشین 20,000 تن بۆ 25,000 تن باشە چەند هزار تەنی هەیە هەڵەبجە ساری وا هەیە ئەچێتە 40,000 35 بەڵام ئێستا بەهۆی ناشتنی نەمامێکی زۆرە بەرەو 50 و 55 دەچێت بە هیران و نازەنین و ئارمشتەوە ئەتوانین ساڵانە 200 ملیۆن دلار لە هەناری هەرێمی کوردستان بینینەوە بۆ خەڵکی کوردستان لە دەرەوەی وڵات بە کەمترین سعریش نەک بە سعرێکی زۆر بەڵێ بەڵێ ئەڵێ لە کۆنتترۆلەوە قسەم بۆکەن چیەڵێن لەکوێ تاڤین گروپ کەی بڕیاریان داوە سپاسانەکەم ئەڵێ لە تاڤین گروپەوە تاڤین جارێ خەبەرەکە ناخوێنمەوە تاوەکو بۆ من نووسنەوەی هەن نەبەردەستم لەبەری کە ناوەکە نازانم و ئەمەوێ لە ڕاستی و دروستی هەواڵەکە ئاگادارتان بکەمەوە کاڵێ هاتوونەتە سەرخەت خەڵکێکی زۆر بۆ کۆمپانیایەکی تایبەت بۆ کڕینەوەی زۆرینەی بەرهەمەکانی هەناری هەڵەبجە و بە بازارکردنی لە دەرەوە وتت ئەم ساڵ چەندێک ئەم ساڵ ئەگەر ئێمە 40,000 تەنمان هەبێ 15,000 تەنی ئیکتیفای ذاتی کوردستانی خۆمانەکە 20 بۆ 25,000 تەنی بەرینە لە باشترین ساڵە هەڵەبجە چەندێ بەرهەمی هەیە هەنار لە باشترین ساڵە من تا 35 ملیۆن کیلۆ ئاگادارم کە ڕۆشتۆتە دەرەوە 35 ملیۆن کیلۆ یعنی 35,000 تەن 35,000 تەن بەڵێ 35,000 تەن ئەگەر کیلۆی بە 4 دلار ژێن 100 و بزانە چەندێکە کات 140 ملیۆن دلارەکە 140 ملیۆن دلار بۆ هەڵەبجە ئەتوانین یعنی نیوەی ئەوەش بێت بێژگە شەقلاوە و بێجگە لە شەقلاوە بێجگە لە زاخۆ بێجگە لە دهۆک بێجگە لە شار باژێر بێجگە لە ئیران و نازەنین بێجگە لە زاخۆ یعنی بەوانەش ئەکاتە دوو هێندە و نیوی هەڵەبجە 200 بۆ 250 ملیۆن دلار بەپێ ئەو داتا ئێمە لە لامانە ئەتوانین لە بەرهەمی هەنار دروستکەین بەڵام بۆ ساڵی 2028 کوردستان دەبێتە سەبەتەیەکی گەورەی هەنار لە ژیاندا چونکۆ من لەگەڵ بەریتانیەکان کە دانیشتم گەورەترین کۆمپانیا بوو ئەوان ئەیانگوت ئێمە ئەمانەوێت لە ساڵی 2027 تا بیکەن بە پۆمیگرێنە دیپلۆماسیەتی هەنار دیپلۆماسیەتی هەنار کەواتە هەڵەبجەیەکان دەست بە بەرهەمەکانتانەوە بگرن دەست بە باخەکەتانەوە بگرن دەست بە خاکەکەتانەوە بگرن دڵنیا بە ئەبێ بە خێر و بەرەکەت دڵنیا بە ڕۆژ لە دوای ڕۆژ پلان و وردەکاری دڵنیا بە ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە چەمکی دەوڵەتداری و خۆ بەڕێوەبردن لە لامان قوڵترە بێتەوە 2 ساڵ بە جدی هەوڵمان نا سەیریکەن چ بوژانەوەیەک زۆر 2 ساڵ وانە بەڵێ زۆر زۆریش ئێستش نەچووە بچێ دڵنیام لەوەی کە بە وردبینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارتە فەرامۆژ ناکا و گرنگێکی گەورەی پێهات تۆش بێ ئومێد نیت وانە نەخێر بێ ئومێد نیم بەڵام یەکشت هەیە ئێمە دوو فڕۆکەخانەمان هەیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین چۆن لە ئەردەن مەتاری فشتەی بڵیان هەیە لە تاران و کەرج هەیەە مەتارێک ماوەکەن و تێچوونی ناردنە دەرەوەی بەرهەنی تێچێ فڕۆکەخانەیەکی کشت و کاڵی لە هەڵەبجە فڕۆکەخانەی و خۆ فڕۆکەی کارگۆ بفڕێ بۆ دووبەی ئێمە لەگەڵ چەند شەریکەیەکی تەرانە قسەمان کردو 14 ملیۆن دلاری تێچێ بەڵام سەیری 14 ملیۆن دلار پارەی فڕۆکەکان بەڵێ بە پارەی فڕۆکەکانەوە بە خەتەوە بە هەموو شتێکەوە بە مۆڵەتی نێودەوڵەتی و ئەوەی تێچێت بەڵام سەیریکە ئەوان یەکتەن دەوڵەمەنەکانی وڵات ئێستەک سەیریکە 14 ملیۆن دلار فڕۆکەخانەیەک بە فڕۆکەکانەوە بە پێی قسەی فەرید و نامدار کە ئەڵێ لێکۆڵینەوەم کردووە
پێدوانیە زووش دەری بێنێتەوە ئەمە بۆیان ئەمە خۆی زانی چۆن ئەگەر یەک دقە ئیجازەم بەی ڕوونکردن لەسەر بم ئێمە لەگەڵ کارگۆ لەگەڵ هەردوو مەتاری سلێمانی و هەولێر قسەمان کردووە چەندین ساڵە ڕێگەمان ئەڵێن ئەگەر بە $1000 بۆمان بکەن ئێمەی نێنێت بەڵام ئەوان لە $3000 و لە $2500 تەنێک کەمتر نابانە دەرەوە کەواتە ئەگەر ئێمە 20,000 تەن بەرینە دەرەوە 20,000 تەن لە شارە زور و هەڵەبجە بەرینە دەرەوە زەربی 30 وەرەقەی بکە بزانە چەندەکە باشە 600,000 نه 600 ناکە زیاترەکە باشە ئەگەر ئەمە بە 20,000 تەن زەربی $3000 کە چەندەکە ئادەی $600 ملیۆنەکە $3000 20,000 زەربی $3000 کەی ئەوە ناکات کەشف بوو کەسمان لە بیرکاریان زیرەکردن ئاوا بێ لێوە هاتی هەمومانە کەشف کرد کە دەدوەلی زەربمان لە 20,000 تەن بە 30 گەڵا $3000 براکەم $600,000 $600,000 ناکە باشە دەی مشکلە نییە بە هەر حاڵ باز زیاتر بکە گرنگەوەی ئەوە بەس بەرهەمی هەنار لە هەڵەبجە بامێ هەیە شووتی هەیە هەموو شتێکە بینیم گەرمە شامیش دەستی پێ کردووە خاک و ئاوی شارە زور وەڵا سەرۆکی وڵاتی وتوێتی ئەوە هی من بێ وڵاتەکەمی پێژێنەمە و شارە زورەوە نیە بەڵێ وایە زۆر باشە بەڵام داخی گرانم هێشتا بۆ تۆی پسپۆر لە ئاستی چاوەڕوانیتانە هەر لەم بەرنامەی منە چەندین هەڵەت بینی بی مامەڵەکردن لەگەڵ هەناری هەڵەبجە هەر لە لێکردنەوەکەمان تەندروستە هەڵگرتنەکەمان تەندروستە خستنە ناو سنووقەکە تەندروستە کاکە ڕەنجیا من سەرەتا سوپاس دەکەم بۆ بانگەشتی ئەم بەرنامەیە دەستخۆشیت لێەکەم بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگە لە ڕاستیە بە خێراتنی و میوانە بە ڕێزانە یەکەم لەوانێت لە بازێکیان لە شوێنی دوورەوە هاتوون ئەو خوێندکارە ئازیزانە کە هاتوون لە کاتی خۆیان گرتووە بۆەوەی کە ئامادەبن و لە ڕاستیا بتوانن لە داهاتووە پاڵپشتیەکە بۆ هەڵەبجە بەڵێ کاکە ڕەنجە گەرێمە باسی هەناری هەڵەبجە بکەینەوەی بە خێراتی کاک فەرێدونی شەکەم لە ڕاستیە زەحمەتی کێشاوە هەوڵەکانی ئەویش بەڕاستی جێگەی شانازیە کە توانیوێتی یەکێک بێ لەو کەسانەی کە هەنار وەکو براندێ لە دەرەوە وەکو کاڵایەکی کوردستان لە ڕاستیە ئێمە ئەمە ئاماژەیەکە بۆی کە بتوانین هەرێمی کوردستانی پێ بناسین ئەمە لە ڕووی ئەوەوە لە ڕووی گرنگی هەنارەوە بۆ ناوچەکە تاوان پێش هەموو شتێ ناوچەیەکی زۆر کەش و هەوای لەبار و گونجاو خاکێکی جوان ئاوێکی جوانی هەیە لە ڕاستیە زۆر لەبارە بۆ زیاکردنی هەنار ئەوەشی کە ئێمە لە ڤیددیۆکان بینیمان لە ڕاستیە من هەر لێرەوە داوا لە وەزارەتی کوشتوکاڵەکەم وەکو پسپۆڕێک کە ساڵانە ئەگەر ئێمە بمانەوێت هەنار بە بەردەوامی بنێرێ دەرەوە لە ڕاستیە پێودانی خۆی هەیە مەرجی خۆی هەیە ئێستا کاک فەریدون دەزانێ مەرجی بەریتانیا یا ئیمارات یا قەتەر ئەو وڵاتانە چییە بۆ ئەوەی کە بتوانێت هەنارێک داخلی ئەو وڵاتە بێ هەموو وڵاتی خۆشمان هەیەی هەرێمی کوردستان پرۆگرامێکی هەیە کە لە ساڵی 66ەوە بەرنامەیە دانراوە بۆی کە بتوانی کاڵای کشتتوکاڵی باسی کاڵی کشتتوکاڵەکەم هاوردە وڵاتەکە بکرێ لە ساڵی 2010 لە پەرلەمان تازە کرایە بەڵام بەداخەوە لە کەم شوێنە ئەمە کاری پێکرێ ئەگینە تۆ ئێستا ئەو خەسڵەتانی کە پێویستە لە هەنارێکە هەبێ بینێری بۆ وڵاتێکی وەکو ئەوەی کە کاک فەریدون باسیەکە کۆمەڵێ سفتەی بێت تیابێ بە هەموو شێوێک بێ دوور بێت لە پێستیساید ئەبێ دوور بێت لە نەخۆشی ئەبێ دوور بێت لە مێرو ئەبێ بەر یەک نەکەوێت نابێ قڵی شاویت یعنی کۆمەڵە سیفاتێکە ئەوان بەو شێوەی لێ دووەرەگرن باشە کەس جوتیارەکان باخەوانەکان پەروەردا کات من ئەوە ویستم ئەوە بڵێم کە دوتم داوە لە وەزارەتی کوشتتوکاڵەکەم لە حتا لە زانکۆکانەکەم ساڵانە پێش ئەوەی کە وەرزی هەنار بگاتە پێگەیشتن لە ڕاستیە لە سەرەتای لە بەهارەوە دەست پێ بکرێت هەتا وەختێکە لێکرێتەوە چەند بەرنامێکیان بۆ بکرێتەوە چەند خولێکیان بۆ بکرێتەوە بۆی بەڕاستی لە ڕووی زانیاری زانستیان نیە لە ڕووی ئەوەی چۆن مامەڵەیەکەن لەگەڵ ئەم هەنارە ئەم ریپۆرتاژەی منیش پڕ بوو لە هەڵا بەڵێ من بەداخەوە بینم یەک کۆمەڵ هەڵەنتیا بینی کە لێرە هەنێکێم نووسی جارێ کاتی لێکردنەوەی میوە سەوزە بە شێوەیەکی ئاخرزان هەڵەی وێنەگرتنیە یامە بەست هەڵەی پرۆسەسەکە کە کراوە باشە ئەم هەنارە ئاوا لێیانە کردەوە ئەمە ئەبێت چۆن لێ بکرێتەوە هەنارێکە بۆ بێدانیشە خۆی عادەتەن هەرچەندە ئەتوانی بێ بۆ ئێرەش بەڵێ بەس ئەمە نەی ڕوخێنین جارە باسی قڵیشە کرد بەڵێ باسێوانەژەکەین بەڵام لە ڕاستیە لە ڕاستیە کاتێکە هەنار پێگا بە ئاسانی لێ ئەبێتەوە ئەیا بێ وەسیلەیەکە پێ بێ مەقەستێت چەقۆیەک بە شێوەیە کە بتانی ئەم هەنارە لێ بکەیتەوە
ئەمە یەک ئایسا ئەم هەنارە لە ڕاستیە بۆ ناردەرەوە بەڕاستی ئێمە ئاوا لێمانەکردەوە هەبوو هەی ڕایەکێشن نابێ بە شێوێت چونکە لە ڕاستیە خۆی هەنار لەکوێ هەڵەگیرێت یەکێک لە حکمەتی ئەوەی کە هەنار لەکوێ چۆن نزانی هەڵپاچینی بۆکەی هەنار لە دوو شوێنە هەڵەگیرێ یا لەسەر لە لاکانەوە لەسەر لقەکان ئەیگرێ یا لە کۆتایی لقەکانەوە ئیگرێ کە بڵین لە ئەو لقە ئەو خەڵفەی کام ساڵ دەرەچێت لە ڕاستیە ئەگەر تۆ ئەو خەڵفە ببڕی ڕاو کێشاشکایەوە یعنی بڕی هەنارەکە کەمە بێتەوە ئەمە یەک ئەمە لە ڕاستیە بۆ وەختی بڕین ئەمەی کە ئێمە ڕایە کێشین ئەوە هەڵەیە ئەوە بۆ ساڵی ئایندە بەرهەم کەمێکاتەوە طبعا ئەو لقە لەوانە چەند گوڵێکی لەسەر و لقە شکاوەتەوە ئەمە یەک دوو هەم کە بڕیت بەم شێوەیە هەنار کە لێت کردەوە بە هیچ شێوەیەک ئەوەی کە من لە تەلەڤیزیۆنە کابینی فرایە ناو سنووقەکەەوە بەداخەوە بە هیچ شێوەیە هەنار کە بتێ هەڵیگری بۆی بمێنێتەوە ئێستا تۆ جاری بە هیچ شێوەیە نابێ بەریەکەوێت نابێ بەریەکەوتنی تیاابێ هەنارێکە لێت کردەوە بە هەمووش یعنی زۆر بە ئاسانی ئەگەر سەڵە یا سندوقە یا هەچ وەسیلەیەکە کە پێی ئەگەیستەوە ئەوە بە نەرمونیایی دایبنی بەڵام من ئەم بینی ئەوە فڕێ ئەیگرتەوە ئەزانی لە هەندێک وڵات بینی ومە یەکسەر کاغەزەکە حازرە تێوەیە پێچن ئەتوانی لە عینەن کاتە ئەگەر پاکردنەوەی بێ مەسە بۆ نەسەم هەنارە پاکە جاڵێم بۆیە جاری وایە باسی باران باری نەکەین بارانێکێک لە حکمەتەکان ئەوەیە کە ئەبارێت لە هەنارە زەر ڕاوی تامی خۆشەکات و ئەبێتەوەی پاکردنەوەی هەنارەکەش لە ڕاستیە هەنار بتێ هەڵیگری لە ساردخانە لە ژووری ساردخانە بە هیچ شێوەیەک نابێت ڕاستەوخۆ هەڵیگری ئەبێ پا بکرێتەوە میکرۆبی لەسەر مێروی لەسەر ئەمەوە یەکێکی تر لە هەڵەکان لە ڕاستیا تێکەڵکردنی هەناری ساغ و شکاو بوو بە هیچ شێوەیەک ئەو هەناریکە نێریت دەرەوە نابێ وتمان برینار بێ تەقی و بێت جاری وهەیە گەرای مێرۆکەی لەسرە ناوێ بۆ شێوەیە بێیان پێشان بیسڕنەوە ئینجا پاکێجینی بکەن بەچی بیسڕنەوە دووسێ شتەیە هەندێک جار ئەتوانی مادێکی پاکەرەوە بەکاربێنی ئەوانی کە تەندروستن سەلامەت من باسی ڕۆنی گەرچەکەم کرد لەگەڵ زەیت ئەوە دکتۆرا خۆتان بەڵێ ئەوانە ئەو بۆ مامەڵەکردنە کاکە ئەوەمانێت 4 مانگ 5 مانگ 6 مانگ بەڵام تۆ ئەگە بتێ بۆ ناردنە دەرەوە بێ ئەبێ بەڕاستی پێ ئەوتێ لە عەرەبیە پێوتێت تعقیم و تەطهیر ئەبێ تعقیم و تەطهیری بۆ بکە ئەبێ پاکردنی وە بکرێ ئەگینا ئەوە بە کەمترین بوونی کەڕوو لە ماوەیەکی زۆر کورتە گەشەکە و وێرانێکە یعنی کەڕوو لە ڕاستیە گەورەترین دوژمنی میوە سەوزەکانە ئەمە یەک یەکێکی تر لەوانە لەلایەن کرێکارەکانەوە بینیم کرێکارێک 5 سنووقی لەسەر پشت بوو لە ڕاستی ئەمە گەورەترین هەڵە ئێمە کفرە لە ڕووی مافی کرێکاریشەوە ناکرێت تۆ پێ چکە ئەوە ئێستا بڵێن بۆ نمونە ئەو هەموو حرەکەی کە بە کۆڵ ئەیکات بێجگە لە عەزەتی پشتی هەنارەکەش بریندارەوێ بەریەکەکەوێ زەحتێکەکە دەسەر ئێستا بۆ نمونە تۆ هەنارێشە بۆ کاک فەریدونەکان زۆر باخەوانەکەش ئەوە جاری وایە هەر لە شەحنا هەر لە شەحنا خراپە بێلوانە هەر لە تیارەکە خراپ بوو بێ لە ڕاستی هەر نەکەن هەنار بۆ هەموو میوە سەوزەکانی تر یەکێکی ئەتوانی کوڕە بۆ نمونە فایلێک حازر بکەی دابش بکرێ بەسەر باخەوانەکانی هەڵەبجە لە سلەوەرزی من نەگەر من ئێستا بیە بە وەزارەت بابی گشتێنە من لە ئێستەوە ئامادەم هەر نەخۆشم بەڕێزێکی تریژێک کاک دکتۆر عەلی هەر لە زانکۆی هەڵەبجەیە هەردووکمان برادەرین و یا هەمان پسپۆڕیمان لەسەر لێکردنەوە پەڕەگرافە بنووسە باوێنەوە و لە هەمان کاتدا چۆن هەڵێگری بۆ هەڵێگری چۆن دایەنەی چۆن بەریەک نەکەوێ چۆن بیگوێزەرەوە بۆ ئەوەی کە فێر بین عیبەیتیان ئێمە هەر خواردوومانە نەمان ناردۆتە دەرەوە ڕاستە ئەو هەناری کە تۆ لێت داناوە بۆ ناردن دەرەوە نابێت لە ڕاستی لەبەر ئێمە تێکمان نا نەوەڵا کۆمەڵشتی تایە یەکێک لەوانە مەسەن بۆ نەوتمان بریناری تایە ئەوە لاسوتاوی تایە ئەتوانین جوتیارەکانمان وا پەروەردە بکەین وا بە خێوی کاو گەورەی کا کەمترین قەڵیشان ڕووبا ئێمە لە هینەکانە لەو عەرزانی کە جەناب پیشانەدا لە کۆمەڵە زانیاریەکانێک لەوانە ئەوەی باسی قڵیشانێک قڵیشانی هەنار خۆی 5 هۆکار هەیە لە ڕاستیە کە هەنار ئەقلیشێن یەکێک لەوانە بۆ ماوەیە هەر چەشن هەیە خۆی چەشن بە تەبیعەتیا ڕوو ساڵەخانی تایەتی ئەو تەقینەی تایە ئەو بۆیە ئێستا لەوانەیە بڵێن جوتیاری هەڵەبجە زیاتر ڕێکوتەوە وەندەرفوڵەکە ئەمریکەکە ئەو کەمتر شەقینەکەی ئەو تەقین و شەقمەی ساڵەخانی شەرچەنە ببوورەمە پسپۆڕی جەنابتە ساڵەخانیش ئەگەر دراسەی بکەی ئەتوانی پێشان ئەتوانی کەمی بکەینەوە ئەتوانی کەمی بکەینەوە ڕێژەکانی خۆراکی بیتەوە بەڵێ ئەتوانی مەسەن زۆر لەو کانزایانە هەیە مەسەن پۆتاسیۆمە کالیسیۆمە تۆ ئەتوانی ڕەشی بۆ بکەی ئەمە یەکێکی تر لەوانە
بەڕاستی ئەمە گەورەترین کێشەیە بوونی نایترۆجین و یۆریا کە ڕەشێکن کای پرژێن بەسەر دارەکانە پێش لێکردنەوە کە وای لێکن زیاتر ئەو قلیشانە ڕووباچکە توێکڵەکەی معڕەزە یەکێکی تر لەو خاڵانە کە خراپی ئاودان مەسەن تۆم هەفتەیە ئاو داوە سەیرەکەی تۆکڵەکەی تۆزێ بەرە ئەو بووە کەیتر حەجمی خۆی بگرێ شکڵی خۆی بگرێ دوای هەفتەی تر ئاوێدی کە ئاوێدەی دەنکەکان ئاوارە بێ حەجمی گەورە بێ زەختی خا سەر تۆکڵەکە ئەی تەقێنێ بۆیە هەمیشە ڕێژی بێ بەڵێ بەڵێ ئەبێ بە شێوەیەکی منتەزەم بێ ئەبێ ڕێک و پێک بێ دە باشە فێرمان بکە بۆ نمونە باخێکی هەنارە هەبێ لە هەڵەبجا چۆن ئاوی بێ هەفتەی چەند جار لە کێوە دەستکەی بە ئاوان لە کاتی گوڵا ئاوی بین کەی گوڵی نێر و مێلێک جیا بکەینەوە چی بکەین بەڵێ کاکە ڕەنج بەنسبەت ئاودانەوە دووسێ شتێ بێ لە ڕاستیە جۆری خاکەکەی گۆڕێ مەوسمی ساڵەکە وەرزەکەی گۆڕێ بە پێی پێویستە یعنی ئاودان ئێستا بۆ نمونە هەرێکێک لەو جوتیارانی کە هەنار بەرهەمەهێنن شارەزایی جۆری خاک و باخەکەی خۆیەتی ئەزانێ نیشانەی هەیە چ وەختە کاتی ئاودانێتی کاتی پێویستێتی عادەتەن مەسەن سێ ڕۆژ جارێ سەری ئاوە یعنی ئەوانیش بەڕاستی بە بەرنامەیە تۆ ئەگەر وشکە ساڵی بوو کەی ئەگەر ڕووپارە و لەمانیشان ئەوەی کە هەیە یعنی ئەگەر تێ بەڕاستی هەنارێکی ئاوداری هەبێت لە مانگی حوتەوە بەڕاستی تاکو مانگی دەوانە پێویستی بۆ هەفتانە دووجار ئاوی بێ هەفتەی دووجار هەنار ئاوێ ڕاست ساڵن کە گوڵەکە بێ ئاوی لێ بگریتەوە لەو وەختانە کە گوڵەکە عادەتەن کە گوڵەکە بۆی گوڵەکان نەوەرێ ئەبێت تۆزی ئاوی لێ بگریتەوە چکە هەمیشە مەسەن نابێ مەسەن ئەبێ ئاوی لێ بگریتەوە لە ڕاستیە هەتاکو ئەو گوڵە هەڵێ پێکێ کە هەڵی پێکا ئیتر بۆ هەنێ گوڵ زۆر هەنێ درەخت گوڵی زۆر زۆرەوەرە زۆر ئاساییە ئێستا بۆ من ئەمڕۆ لە دەرسا بە تەلەبەکانم وتم دارێکی زەیتون ئەگەر بگاتە حەجمی خۆی و تیجاری بازرگانی بەرێباتێ نزیکەی 250,000 گوڵەگرێ تۆ 250,000 زەیتون بەدارێکەوە بێ هیچ دارێت تەحملی ناکە بۆیە ئەگەر لە 105 ئەو گوڵانە بێتە بەر کافیە لە هەناریشە بە هەمان شێوە یعنی ڕێژەیەکی زۆر لەوانەیە گوڵەگرێت لە هەرمیا بە هەمانش یعنی لە دارەکانی تریشە هەمووی هەڵی ناپێکە هەندێکیان لەو قۆناغا ئەوەرن هەندێکیان لە مانگی شەش ئەوەرێ هەندێکیان بەهۆی نەخۆشیەوە وەرێ هەندێک لە گوڵەکان زەعیفن یعنی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی هەموو بەرەکە باشە ساڵەخانی کێشەیەکی هەیە هەڵەبجەکان پێیان وتم مێشولەیەک عەزێتەیە بەڵێ ئەمە چارەی چییە؟ وەڵا بۆ ئەوە ئێستاکەشی تەنکە بەڵێ خۆت ئەمە چارەی هەیە ئەزانی چۆنە هەموو مێرۆکان چارەسەری هەیە ئیتر ئایا بە پرژاندنی ئەو زەیتە سروشتیانی کە ئێستا هەیە هەمانە پێیانە وترێ بە عەربی لە ڕاستیە پێوتێ مەسیەدەی زەڵئی لە ڕێگەی لەزگەیەکە دایانێن ئەتوانێت ئەو هینی ئەو حەشەرانە ڕاکێشێ بۆی ئەتوانی یعنی ئەوە ئەگەرمانە بینێرینە دەرەوە گرنگ ئەوەیە مێر و قڕکەر بەکارنێنین سروشتی بەڵێ ئەبێ ناڵم زەیتەکان بەکاربێنە ئەوە ئێستا من وەختی خۆی زەیتی هینی مێخەکەم بەکارهێنا کاریگەری باشی هەبوو تۆ ئەتوانی ئەوانەی کە لە توێژینەوەکانە بینیمان جەنابە پیشاندا لەوێ لەوانە مەسەن کەتانی تیا بوو ڕۆنی یعنی ئەو هەمویان ئەتوانی بەکاربێنی سیری تیا بوو لەو زەیتە سروشتیانی کە هەیە گەشتبینی بە هەناری هەڵەبجا من هەمیشە بەڵێ گەشتبینم لە ڕاستیا من ئەوەی کاکە ڕەنج لە تەلەفۆنەکەشەکە قسەمان کرد بەیەکەوە من ئێستش تەعاجوبم لەوەیە من مانگێ لەمەوە پێش بۆ ماوەی مانگێک لە سین بووم وڵاتی سین ئەو شارێکەیەمی تیابین هەرێمێ بوو بەڕاستی خاکەکەی لم بوو لم بەڵام یعنی قوم و لم بوو یعنی من کوڕێکم لەگەڵا بوو لە وەزارەتی بازرگانی لەگەڵوانە بوو هەموو وەرە سەیری خاکی ئێمەکە ئەوەی کە لە کوردستانە بە تایبەتی لە ناوچەی شارە زورا هەیە لە چاو ئەوە چکە هەرچی ئەو وەفدانی دەرەوەکەین خاکی هەڵەبجە بین یا خاکی کوردستانە بین لە ڕاستیە لە هیچ لە دنیا نییە لە گیانە نییە لە هیچ شوێنەکە بەڕاستی نابینرێەوە بەڵام بەداخەوە ئێمە کەچی ئەو لە ناو لەمەکە لەمە ئێمە بەرەمی زۆرتر زیاترە و سەیری کە ئەوان کۆڵ نادەن کردەکە لەوای کۆڵ باشە بەس بەخوا ئێوەی مامۆستانی زانکۆ و زانکۆکان دەتوانن ڕۆڵتان هەبێ وانە واللهی بە چەپڵە بەدەست لێ نادرێت دەستگاکانی توێژینەوە وانە ئەخ گوێمان لێ ناگیرە کاکە یعنی لە ڕاستیە ئێمە بۆ نمونە من زۆر جار لەسەر کوالیتی میوە سۆزە قسە یەکەم سێرەکەی خەڵکێکی تر لە شوێنێک ترا پرسی پێکرێت بە هیچ لە ڕاستیە پسپۆڕی ئەو نییە هێناویانە لە ڕێگەی کۆمپانیا لە ئەو قرارەکە ئەدا یعنی یەت جاری وایە پرسیار لە منەکە سێرەکەی خۆی ئەو لە شوێنی قرارەکەیە و هاتووە
قسەکەی من بەدەستی دوو ئافرۆشێتەوە بە یەکێکی تر بەبەر پرسەکان بەداخەوە عنی خەڵکی پسپۆر لە شوێنی خۆیان نییە. باشە ئێستا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو چین لە وڵاتە خۆ پێداوەکان من ناڵم خوا پێداوە زانی بۆ چونکە خوا بە هەموو گەلێکی داوە خوا گەلی بێ بەش نەکردووە لەسەر زەوی هەموو شتێکی یاوە پێی خاصەتەن کورد هیچ مافێکمان نییە گلەی لە بەختی خۆمان بکەین وانە هەموو شتێکمانەیە چوار وەرزمان هەیە ڕاست بۆ گەشتیاری بۆ فرە بەرهەمی بۆ هەموو شتە بڕوان پێ بکە خەڵک لە وڵاتان لەو هۆڵندایە بینیومە بە گڵۆب تیشکیان دروست کردووە بۆ ئەوەی کە سەوزەی لە بەرا بکەن و لەناو بۆریە ئێمە ئەتوانین هەموو زۆربەی شتەکانمان هەر ئۆرگانیک بێ ئێمە ئەتوانین بۆ نمونە ئەم سەروەتەی کە ئێستا ئاوا لە بەردەممانایە و ئاوا بێنازە بیکەن بە خێر و بەرەکەتێک کە $100 ملیۆن بۆ هەڵەبجە بێنێت ئەتوانرێت کاکە ڕەنجیان ئێستا ئەوەی کە کاک فەرێدون باسی کردوتی لە ساڵی 2020 من ئەگەر سیرکەی لە ساڵ یعنی جوڵانەوەیەک حیوێتێک ژیانەوەی کەوتە ناو جوتیارانەوە بەوەی کە مەسەن باخەکانیان زیاب بکە یعنی ئەوەی کە من لە بیرم بێ کاکە ڕەن سیرکە پلان چۆن دان من ئەگەر ئەمە یەک دێرە تاواکەم لە ڕاستیە یعنی تۆ سیرکە ئێستا ئەوەی کە هەبوو ئەو وەختە لە ساڵی ئەڵە 2023 ئەگەر سیرکەی لەوانەیە هەموو باخەوانەکانی هەڵەبجە لەوانەیە لە ژمانە لە 100 تێنەپەڕی ئێستا ئەڵێ لە هەزاروانە تێپەڕی بزانە یعنی ئەمە بۆ ئەمە فەلاحەکە دڵی خۆشە بۆی کە بەرهەمەکەی پارەکە و ساغێتەوە بەس ئێستا سارد بوو سارد بوونەوەیەکە ئەوەتانێ فەریدون نامداری کە بەقاتە شاڵەکەی و یەک جەوی هەبوو ساڵان ئەوە تاڵە کەیفم کاڕج من حەزەکەم تیش بخەمە سەر ئەوەکارەکە حکوومەتە کاکە فەریدون کە وەرناگیریان خۆمانین کاک دکتۆر من زۆر سپاسی بۆ سوودەکانت دەکەم و ڕوونکردنەوەکانە زۆر تەواو بوون سوودە لێبینی بەڵێ زۆر بەڵام یەک شت هەیە وتە مەگەر تۆ وەزیر بوویتە ئەو پرسیارە و بیر نەچێتەوە یەکەم ئەگەر من وەزیر وایە لەگەر ڕێزم بۆ جەنابی وەزیر و ستافی وەزارەت مەبەستمانڕەخناگرتن نییە لەو بەڵێ یەکەم گوندەکانم دەبوژاندەوە ئاشتبوونەوەی گوند و حکومەت زۆر گرنگەوە ڕاستی چونکە لە گوندەکان و ئێمە وڵاتمان و هەرێم و کوردستانمان دروست کرد یەکەم نییە گوند و حکومەت عاجزن وەکو پێویست دیە ڕەنگە وەکو پێ دووەم گوندنشینەکان هەمیشە ئەگەر یارمەتی بەڕقم قسەم بۆ ئەوان ئەڵەی پلانی انتخاباتە کاندیدم مقابلا کرد ساڵانیان وت واکەم واکەم من ئەوە ناڵم خۆ تۆ بربژێر نیت بەڕقم ئەم هەموو ڕقم و نووسیوە ئەکرا چەندێ بێ بەسەر چاو ئەگەر من بچمە وەزارەتی کشت و کاڵ کار بکەم بۆ حکوومەت و خەڵکەکەم کۆمەڵێک بیرۆکە و فکرم لایە کە ئەمەوێ جێبەجێکە مێکی لەوانە گوندەکان ئیحتیمامێکی گرنگیان پێ بدرێت لە ڕووی یەکەم پێدانی قرزی کشتتوکاری بەس بە گوندشینەکان ئەوانەی کە دەوێمێنەوە دووهم زیادکردنی ئەو ناوچانەی کە دیێ من و بەراون گیان کەیتەوە لە یەک زیادکردنی درەخت و سەوزایی زیادکردنی باغداری زیادکردنی پرۆژەی پەیوەندی نێوان حکوومەت و جوتیار ئەمانە ئینجاکە پێدانی قەرزی کشتتوکاڵی ئەم سێکتەرانەت کە جێبەجێکرد لە ناو وەزارەتە ڕەنگە دوای ئاخرجار پەیوەندی و کۆمونیکیشنێک لەگەڵ وڵاتانی دەراوە و هێنانی کۆمپانیەکان بۆ ناوەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگ دەبێت لە وەرچەرخاندن بۆچی با من یەک ڕقە بدەم بە تۆ ئێمە هەمیشە کورد چەندین ساڵە بەهۆی نەوتە تووشی ملبلانی و بربەرەکانی وەچون کە نەوت چاو و تەماحی بێگانە و دەوڵەتانی زلهێزی لەسەر هەمیشە بەڵام کشت و کاڵ چونکە لەسەر خاکی خۆتە هیچ کەسێک ناتوانێت تەماح و چاوشنێکی ئێستا ئەگەر من ئەو پرۆژە بدەنە دەستی من گریمان جەنابەت وەزیری من وەزیر دەعوەتم کردووە نەهات بۆ بەرنامەکەم لەبەرەوەی کە کارێکیان هەبوو کەسێکی دانا کاک ڕزگار بەهۆی گرفتێکەوە بەڕاستی نەیتوانی ئامادە بێ ئەگەر گریمان جەنابەت وەزیر بێت بە گریمانە جەنابی وەزیر ئەمساڵ بەرهەممان چەنە ئەگەر من ئەکسەر ئەم کارە ئەنجامەدەم مەسەلەن بۆ نمونە من داتایەکم کردو لە بینی پێنجێن و شارە زورە ئێستا بڕۆ زیاتر لە 100 شاحینە و تڕێلە و شەشتەنی دووتەنی لە بەسرە و لە مووسڵ و لە بەغا و لە کەربەلاوە لە پێنجێن و شارە زور وەساوە تەماتە بارێکە بە پێ ئەو داتای لای منە 420,000 تەن هینمان هەبووە تەماتەمان هەبووە بەس لە شارە زور و پێنجێندا ئەم ئێمە 250 بەشی اکتیفای ذاتی 250 تەن
يعني 250,000 تن تماتة أجر بين بشواريش 1,100,000,000 بس إما تماتة بالدنيا أفرشي. أمثال 420,000 طن ما شاء الله تماتة معنا بوا. أبو أفرمان زور بيما أفريا جنابي سرويكي حكومتي شخوي فيديوكي كرد لسنويك خلق شون تماتة ترى أبي برجدي كشتو قالوا كده أميك بلام دوم كخوي جنابي سرويكي حكومت كخوي سرپرشتي كرد. بله. جديتێکی گەورە دروست بوو دوای ئەوە نەبوو ئەمە ببێ بە پلان یعنی بۆ ئەبێ ئیلا مەسەڵەن شخصی لوتکەکە بەردەوام چاودێری بکە ئێکە ئەو ئەبینن حەماسەتی پلان کە خۆی سەرپەرشتیە کرد و جەنابی کاقوباد و کاک مەسرور سەرپەرشتی پرۆسەکان کرد زۆر بەهێز بوو یعنی بەڕاستی کە جوتیاران زۆر ڕازی بوون یعنی ڤیدیۆتان نەچووە بچێت جەنابی کاک مەسرور و جەنابی کاقوباد ئەو حەماسەتەی 2024یان هەبێ هەنارەکە ئەڕواتەوە 23یان هەبێت و 22یان هەبێ یەقین بە من ئەم داتا ئەگەر یارمەتی بێ ئەگەر 250,000 تن تەماتە بنێرینە دەرەوە کە ئەکاتە 250 ملیۆن کیلۆ ئێمە کیلۆیمان لە ئیتالی لە وڵاتانی ئەوروپا فرۆشتەوە بە 5 یۆرۆ ئێمە ئەڵێن بە 4 ئەکاتە 1 ملیار دۆلار فقط لە تەماتە هەنار ئەگەر 30,000 تن بەرین 120 ملیۆن دۆلارەکە هەنجیر ئەگەر 20,000 تن بەرین کەشتێکی زۆر زۆر کەمە 160 ملیۆن دۆلارەکە ترێ 60 ملیۆن دۆلارەکە ئەگەر 15,000 تن بەرینە دەرەوە گەنم 800 ملیۆن دۆلار ئەکا هەمویان حسێب کردو 3 ملیار و 320 ملیۆن دۆلار ئێمە ئەتوانین بەرهەم بدەینەوە دەرەوە پارە بێنینەوە کەواتە لە ساڵ 46 بودجێ هەرێمی کوردستان فقط لە کشت و کاڵ دابین کرا عەفوم کە یەک شت زۆر زۆر ئاسانە بەس ئێمە مەتارێکمان پێویستە بۆچی مەتارێکمان یەک ئاسانەوە شتێکە من پێتەڵێم کاتێ بن لەگەڵ وەزارەتی زراعی عێراق قسەیەکەم شاهادەی منشەکەم ئەو شاهادەی منشە یەکسەر ئەوان دەینێرن بۆ دۆڤەر و دەینێرن بۆ برایم خەلیل و باشمەغ یەکسەر کۆدی ئەو کەسە سێندەر و ڕسیڤەر داخڵەکرێ ئەوە زۆر ئاسانە بۆ حکوومەتی هەرێمە پێم وایە خەریکیشن جێبەجێکردن بۆ مثال ئەمە خاڵێ بەڵام خاڵە گرنگەکەی ئێمە چییە لێرە ئێمە ئەگەر فڕۆکەخانەیەکمانە بێ ئێمە وەکو پێشتر پێم وتی 20,000 تن ئەگەر ئێمە هەنار با بڵین هەنار ئەبینە دەرەوە ئەکاتە 60 ملیۆن دۆلار 20,000 تن بە 20 شەو ئەچێتە دەرەوە ئەگەر سێ تایارەمانە بێ دەی حسێب کە بەڵام ئێستا گەر من بە کارگۆی بدەم یاخو بە سلێمانی بم بە 600 ملیۆن دۆلار بۆمە نابەنە دەرەوە بۆ داوای 30 وەرەقەمان لێکردن بەس تۆ مەتارێ بە 15 ملیۆن دۆلار 14 ملیۆن دۆلارێکی کەواتە بە یەک مانگ وەکو خالید خۆشناو بە یەک مانگ 45 ملیۆن دۆلار قازانجەکە فقط لە فڕۆکەخانەکەی ئەو کاتە جوتیاران ئەتوانن لە گروپی کومپانیەکان دروستەکەن بۆ هەناردەکردن چونکۆ بۆ ئێستا بچێر مێرسین لە عنتا بۆ هەزاران شاهدە وەساوە سەدان کۆمپانیا هەیە بەڵام لە سلێمانی و لێرە تا ئیستا کۆمپانیایەکی شەحنمان نییە بۆ دەرەوە نە شەحنی جەوی هەر نییە چونکە لەسەر دەریانین پێویستە حکوومەت بیر لەوە پلانە بکاتەوە چونکۆ لەسەر دەریانین تێچوون بۆ ئێمە زۆر سەرمایهدارە مەزنەکانی وەکو کاک فاروقی مەلا مستەفا کاک خالید خۆشناو کاک شێخباس کۆمپانیای قەیوان هیوادارم لەگەڵ بچۆ لە دەرگای هەمویان بە یعنی بڕوان پێ بکە بە کۆمپانیای پشکداریش بێ شتێکی زەحمەت نییە باوەڕت هەبێ یەک شتت پێڵم زۆر میمە یعنی سەرکەسە هەنجیر 1 کیلۆ هەنجیری کوردستان ئەو برادرانە لە شەقلاوە زانن هەنجیری هەولێر و شەقلاوە زۆر میمە هەنجیری هاڵەبجە ئەحمەداوە زۆر میمە بەڵام ئێمە کاتێک کە هەنجیری بە من خۆم بەتەن بردومە بەتەن بۆ تێزکردن یەک تەن هەنجیرم داوە بە 9,000 دۆلار یۆرۆ ئێوەرە حسێبی کە ئەگەر 20,000 تن بەری یعنی 20 ملیۆن کیلۆ زەربی نوێی کە بزانە چەندێکەکە یعنی 20,000 دەفتەر یەتەوە بووت 20,000 نەوەد وەرەقەیت بوویێتەوە ئەم وڵاتە ئەبێ پارەی بۆ بێنیتەوە لەبەر ئێمە ئەزانیی سەرچاوەمان سعودیە سەریکە سەرکە سعودیای سە بۆ نمونەی وڵاتێکی یەکەم وڵاتە لە ئۆپیکا کە بۆ هەناردەکردین دەوت بەڵام بیری کردو پرۆژەیەکی 300 ملیۆن دۆلاری دروستەکە بۆ کشت و کاڵ بۆ چونکە دەزانێت نەوت نامێنێ ئێمە ئەو کاتە کە ئەگەر کشت و کاڵمان پێشخست کردمانە بەدیری نەوت و شۆڕشێکی کشت و کاڵی لەسەر تاسەری هەرێمە دەستی پێکرد یەقین بە کاک ڕەنج ئەو کاتە هیچ وڵاتێ ناتوانێت چاوی داگیرکاری سەری هەرێمی کوردستان لەم کابینەدا ئەو هەموو بەنداوە تەواو کراوە کێشەی ئاو لە دەوروبەر و نزیکی شارەکان ساڵ لە دوای ساڵ کەمترە بێتەوە لە سلێمانیش دیسان بڕیار دراوە لە بەنداوی زەلانە شتێکی وایی ئەمانە کاریگەری ئەبێ ینی ساڵ لە دوای ساڵ ژێرخانەکە ساز و ئامادەترە بێت دوێنیا بەڵام لە هیران و نازەنینەوە هاتوون بەخێر بن سەر چاوەکانم کو مایکەکە بە کامتانە ئەرێ ئەمساڵ جەناب قسەم بۆکێ بەخێر بی نزیکی خەرەوە ئەرە دەنگ و باسی هەنارەکانی ئێوە شکورم ساڵ باشە لەخۆی بە زیادی باشە بەس کاک ڕەنج ئەمە مشکلەی ئەومان هەیە ئاو
ئاو سەرچاوی ژیانە و سەرچاوی هەم بەروبوومەشیە ئێستا لە گوندی ئەم دڵ خۆشەکە کە ڕۆژە لە ڕۆژان ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە جوتیارەکان وەکو وڵاتانە بن بە زەنگینترین خەڵکی وڵاتەکە بەسیتریش ئێمە یەک بیرمانەی بیری گوندی با برێن دوو بیرمان یەکیان خواردنەوەیە یەکیشیان بۆ کشتتوکاڵە دەبینی لە فترەشی ئەوەی کشتتوکاڵی دەشتێتن تا من یەک لەبارەی خۆم مختاری وەکو مختاری گوندیشم بیری مەشکە هەتا 12 ڕۆژ 15 ڕۆژی پێدەچێت تا دێن چا دەکەنەوە دادەنێن نوێ دەبنەوە یعنی لەو فترەیدا ئەمە بەروبوومەکەمان تێک دەچی ئەو ساڵ هەنارتان چۆن بوو ئەو ساڵ هەنارمان باش بوو باش بوو بەرێ بەهۆی وەرە بیریشمان شکا بەرام بەهۆی دەرو زیران و ئیدی بیریت کەمانە بوو بیری خواردنەوەمان دووبارە نەکرد کردەوەمان نەکرد کەس زەرەر بکات چەند باخی هین هەیە لایەوە هەنار باخ زۆرە زۆرە ئەرێ وڵات بینایەتن لە بگرە لە هیران چەند جۆری هەناری کوردیتانەیە ئەمە هەناری قەدیممان هەیە و هەناری هەڵەبجەشمان هەیە ساڵەخان بەریە بەسخوا خومێنە هەناری بێگانە لەوێ بیڕوێنن با ئەوانەی هیرانیش تێک نەچێت ئەمە هەناری قەدیممانێ هەناری شیرین وەکو دنیشی ڕەشە هەناری کەوە و لاڕەشە و ساڵەخانی و چیتر هەیە هی ناوچەکەمان هەیە دەگەر ئەوەی قەدیم شیرنەکەی قەدیم بە شیرنەکە چییە؟ وەڵڵاهی نازانم ناوی چییە بەس ئەمە هەر پێی دەرین هەناری قەدیم ئەم پیاوە باخەوانێکی قەدیمە خۆ ئەوەی بەرێ چەند جۆر هەناری ئەسڵی خۆمان هەیە لای ئێوە ئەوە شیرنەکان هەیە گەورە زۆر جوان زۆر پوختەیە مەسەلا هەنجیرە ئەوە هەناری شیرین هەیە هەناری مێخۆش هەیە زۆر زۆری ترشە ئەشکالی هەیە پاشی وی هەنار مەسەلەن باخچە بەهاران کە ئاوە دەی ئاو نادرێ هەنارەکان ئەگەر کوریکەی داوبڕک خڕیلە بوون گەورە بوون ئەگە بێت و پاشەجی ئاو نەدەی زوو ئەتەقن ڕقەبن کە ڕقبوون هەموو تەقن هەنارەکان کەس فێرتانەکە بە پێی زانستی سەردەم بەرێم بەخۆم زۆر ئیشم لۆ خەرچ کردی خۆت نامە بەستم سەرپەرشتیاری کشت و کاڵی هەیە وەکو جاران بێ پێتان بڵێ ئەم ساڵ ئەم گرفتە هەیە ئاوا بکەن وا مەکەن وەڵی کاکڕن دوو سارە بەشەرک ناتێ وای لە زیاتریش کەس نایەتەکنن ئەوە جەماعەتیشلوانی زۆر بزانن کەس فێرتان ناکە کەس ناتێ ئیشێکمان لۆ تەماشەکەن یان چنە قسانین هەیە ئاون باش نییە یان شتەکن یانی نییە ئەم ئێستا بیرەکەم لۆ لێ دریا لۆ مارێ لۆ خۆمان ئێستا بێ ئاوین ئەوە هەتا ئێستا ئەویان نەکردێ بیرەکە یعنی چاردە سارە لێندەیە ینی نەهاتینە بەستن وڵی هارەکە کاک ئەوە هەیە کاکێ چەتۆ ئەو هاتیش ئەوەشی تەماشەشی کرد پێرارەکە بوو ینی بیکاتن ئاوەکەن لۆ بەستیاوەکە بڕک لە سەریەیە ساڵان چی و چیتان هەیە و چی نەما بەخۆی کاکە مەسلەی ترێ و مرێ ڕەزان هەموو بەربوون ڕز نەمان کەم ماینە بەتێکمە لەگە لۆ خواردنیشتە چووە بەس وڵی ئیران و نازەنین تری باشتانە بووەنە بەخوا ئەوێش باش نییە بەراز ئێستا شەوێ من سیمم کردی ئەوجە بەراز دێتە ناوێ یعنی ئەمە مارێمە جێن برندە من لەسەر سنتەری جادەیمە من دیارە باخچەکەی من گەورەیە بە دینگەی ئەوەش کرەیە دینگەی بلوک قسەی ئەو دکتۆرە مەسەڵەن کۆمەڵە دکتۆری ئاوا وەکو دکتۆر سەدیق پلان و بەرنامەدا بنێ بۆتان کاریگەری نابێت لە سەر بەرزبوونەوەی بەڵێ وەڵامش مەمنونین بەرکەم سوودت بینی لە قسەکانی زۆر جوانن هەردووچیان قسەیان جوانە ئەمن گلەیم نییە لەوان بەرام ئەوە جەماعەتی ئەوانەی نەیان ساری جارەکەن سەر لێ بدەن ینی یەکێتی جوتیاران یارمەتیتانەدەن ناوە لە چی بە پارە جۆتیەکەین و بەخۆ چێ لۆمان بچێری من پارەکە هەموو ساری باید 400-500 هزاری ئەچێرم باخچەکە بەس ئەو سار نییە هەر هەنارێکی باز نەدا هیچ هەمووی باش نەبووم هەمووی حەدمی کرد ئەرێوەڵ وشکە ساڵیە یان چییە؟ ناوەڵە شکە ساری بوو هەنارەکانیش ئەو سارەکە ئەو هەیان لێت نازانم هەوەکەی چی بوو ئەم ساڵی هەڵەبجە شکور باشە ئەوان باشترە ئێستا هەنارێک لە بن ماری بوو ئاوی بەکەدا چوو بڕواکە ئەو ڕسمێنی چوو مندێکم لێم کردنەوە هەموو چێوانەی گەڵە گەورەتیش بوون لەوانە کەچی ناوەکەی تەڕووپارەوە نەبوو ئاوی بەکەدا ڕۆی معگەل باش بووان باش بوو لە پێش مارێ ئەمە مارێمە بڕک برندە ئەمە لە ڕۆخی جادێ نێزی چین یعنی ئەوەی باغ بەکەڵک نەهات ئەوەی مارێ بەکەڵکات بەرێ ئەرەوە فەرقی هەیە ئەو ساروە بووە گەنا سارانجی وها نەبوو ئەم پارنیزکەی 3 میلیۆنم لێ فرۆشتەوی هەر لە جەماعەت بەخۆ هاتن هیرانێ بوون لە چەند دۆنم هەنارەکان برد بەری لە چەند دۆنم وڵا تقریبەن 8 دۆلم 9 دۆلمە ئەو جێی چاندی باشە 8 دۆنم 9 دۆنم هەنار لە کالیفۆرنیا چەنی پێگریتەوە ئەم 3 میلیۆن واتە 1700 دلاری دەستکەوتەوە لە وڵاتان ئەمە چەنی دەستەکەوێ 8 دۆنم بکەی بە هەنار
ئەمە لە ساڵە باشەکە تقریبان 16,000 دلاری پێگرێتەوە لە بەرۆی حکومت کاکڕنج ئەوە زۆر گرنگە ئەزانی چی یەکێتی جوتیاران تۆ باست کرد جوتیاران حکوومەتی هەرێم ئەگەر یەکشت ئەگەر حکوومەتی هەرێم لە ئەنجومەنی وەزیران یاسایە دەرکەن بودجەی وەزارەتی کشتتوکاڵ ئەبێ ئێتیمامی پێ بدەن من ئاگادارم ێ ساڵی وا بە بودجەی وەزارەتی کشتتوکاڵ لە سەدایەک بووە یعنی لە 9 ملیار دلاری بودجەی هەرێمی کوردستان لە سەدایەکیە بۆ یعنی بەقەی مستەسمرێکی کوردی دەیتوانێت دامی بکات لای ئێمە هەنێ وەزارەت سیادیە کەچی لە ڕاستیە حەق وەزارەتی کشتتوکاڵی ژوەکو وەزارەت ئێستا ئێران و تورکیا نزیکترین وڵاتن لە ئێمە ئەگەر ساڵی پار پەتاتە گەورەترین شکستێنە لە تورکیا بەڵام حکوومەتی تورکیا وتی هەر کەس پەتاتەیە هەموو جوتیارەکان بۆماندانێن بە سەعری دوو ئەوەنە خستێ مەغزن دوای خۆی خستێ بازاڕەکانی دنیاوە بەڵام ئێمە پلانمان زعیفە لە بەرەوەی وەزارەتی کشتتوکاڵ بودجەی نییە ئەبێت تۆ ئەبێ بەلایانی کەم و وەزارەتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە بێژگا وەزارەتە گرنگەکان ئەو 4-5 وەزارەتە لە دوای تەندروستی و شارەوانی و مەسەلەن ناوخۆ و دەرەوە ئەبێ کشتتوکاڵ ئێتیمامی پێ بدرێت ئەوە لە کۆنتترۆل پێمەڵێن جوتیارانی هەڵەبجە تەلەفۆنەکەن ئەڵێن بە کاک فەریدون بڵێ ئێمە زۆربەی بەرهەمەکانمان بە باخی فرۆشتومانە بە هەرزان تازە بنێرێتە دەرەوە نەنێرێتە دەرەوە سوودی ئەمەی چیتە ئەزانی سوودەکەی چی ئەڵێ بێ پلان هەبێ ئەزانی سوودەکەی چیتە ئەگەر ئەوان باخەکان ڕاستە باخەکانیان زۆربیان فرۆشتووە کاکڕنج ڕاستە باخەکانیان فرۆشتەوە بەڵام گرنگی ئەو فرۆشتنە چییە تۆ بۆ 1 ساڵ باغدانانی بۆ 10 ساڵ باغدانی خەڵکی باخیت هەیە بۆ 30 ساڵ دایناوە ئەو ئەمساڵ زەرری کردووە ساڵی ئایندە پلانەکە دەبێ حکوومەت و وەبەرهێنەرەکان لەگەڵ جوتیاران تەنسیق پێیەکانی ئاشتبوونەیەکە بێت سیرەکەی ئیسە بۆ منە وڵاتێکی شارێکی وەکو هەمەدان لە ئێران هەرچی پەتاتی ئەو شارەیە کە یەکەمە لە جیانە لە هەموو ڕۆژڵاتی ئاسیا پەتاتەکەی کوەکەنەوە هەزاران مەغزنیان داناوە لە ناکاو بەریەن هەرچی جوتیارێ پەتاتی کردووە قازانجەکە ئەمانەی ئێمە هەڵەگیرێت خەز نەکرێت بەڵێ زۆر چاک خەزر من ئستا هەنارم ئێمە جوتیارەکانی تیا بەڵێ زۆر ئستیفادێتیا بۆ جوتیارەکان بۆچی من مەغزنەیە فەریدون لە ناو ئێستا تقریبا چەند مەغزنمان هەیە لە هەڵەبجە یەکەم مەغزن کە من هێناومە لە کوردستانە لە هەڵبجە من دامناوە تقریبا چەندێکە گرێت ئێستا تقریبا نزیکی 5,000 تن هەنار هەڵگرتنمان هەیە لەوە هەڵەبجە 5,000 تن هەڵگیراوە بۆ دەرەوە بۆ ناوخۆ ئەتوانین بۆ دەرەوەش بەکاری بێنین بۆ ناوخۆش بەکاری من تاکومانی ئەتوانێت کۆمپانیەکەی ئێمە تامانی 34 هەناری هەیە زۆربەی ساڵ ئەم ساڵ کەمتر لە ساڵانتان وەرگرت ئەم ساڵ کەمترین ماوەگر بۆچی لە بەروی ئەم ساڵ ساڵێکی زۆر ناخۆشە بۆ جوتیاران لە بەروی باران نەبوو وشکە ساڵێکی خراپە زۆربەی بیرەکان هەنارەکان باشن ئێشتا هەنار باشە بۆچی هەنار ئەبێ ڕادەی شێ بەرز بێتەوە یعنی وە جوتیارەکان ئاگادارن ساڵان لە مانگی دایەکی دەچوتە ناو با قاچت بەیانیان تەڕە بوو لە بەروی ئاورینێکیە بوو شێ ڕادەی شێ بەرز بوو ئیستا چی بەناوێت تۆزەکەی ئەمە باخەکان چڕ بکرێتەوە لەم سەردەمی وشک بوونی گۆی زەویە باشە بۆی شێ یەکتر بپارێزن کاکە ڕەنج طبعاً کۆمەڵێ وەسایل هەیە بەڕاستی تۆ ئەبێ بیگریتە بەر بۆ ئەوەی ڕێژەی بوون بە هەڵم کەم بکەیتەوە یەکێک لەوانە ئەوەیە کە ئێستا بەکارهێنانی مەسەلەن ئەو وەسایلانی کە بۆ مانەوەی بەکارێن بۆ مانەوەی ئەو شێی کە لە ناو خاکەکە هەیە هەمانە زۆر مەواد هەیە لەو مەوادانە بەکارێن لەگەڵ چاندنیایە داپۆشینی زەویەکە پێڵند گژوگیا بیکەین بیڕنین لە سەرەتاوە بیرنە بەڵام کە گەیشتە دەوروبەری دوای مانگی حەوت لە ڕاستیا ئێت لەوە دوا کاریگەری نابێت لەسەر هەنارەکە چکە دروست بووە ئەوەی کە ئەمێنێتەوە تەنها ئەوەیە کە دەنکی هەنارەکان پڕئاوە بێت و ئیتر کۆمەڵێ جاران ئەوترا باخ هەتا شاش بێت بەڵێ باشترە ئێستا ئەڵەن چڕ بێ کاژیگە گۆڕاوە ئێستا کاکە ڕەنجاران مەسەلەن ڕێژەی باران زۆر بوو بەلایانی کەمەوە لە هەڵەبجا لەوانەیە وڵام 800-900 میلیمەتر بارانە چڕ باخ دروست بکەینیان ئێستا تۆ بەحسابی ئەوە بکەی بزانی ڕێژەی بارانی چەنە تیشکی ڕۆژی چەنە بەحسابی ئەوانە بکە ئێستا ئەوانە هەمووی پێچەوانە بۆتەوە لەبەر ئەوە باخی چڕ باشە یا شاش ئاخر بە گوێرەی شوێنەکە گۆڕێ لە هەڵەبجە شوێنەکە گۆڕەکە کە ڕزبانە بە حسابەکەی هین مەسە ئەو لای هەتاوێتەوە ئەو لای هەتاوێتەوە چرتر بێ باشە لەوەی کە لە ڕاستیا سێبەرە چونکە بێ مەجای ئەوانە بیت کە تووشی لاسوتا و وشکەڵات نەبێ سوتاوە یعنی ئەبێ حکوومەت لە ئەم ساڵ 26 و 27
باشترین بەرنامەی هەبێ بۆ وشکە ساڵی ئەگەر وانە بێت گەورەترین کارە سات ڕوو لە کوردستان دەکات چونکە من ئاگادارمە و باخانەی کە بێ بیر ئاوەدرێن بیرەکەیان خۆی هاتووە ئاوی لێ 20 متر دابەزی و ئاوی کاکفرێدون کێشەکە لە چیامە ئیدارەدانی ئاویشمان نییە ئێمە هەتا ئێستش بە جۆگەلە ئاوە ڕاو باخەکانەمە غەڵەترین شتە کاکە ڕەنج تۆ ئەگەر بیکەی بە قەترە ئەگەر بیکەی بە قەترە بێ کاکە چەندێکی پێویست ئەوە ناخواتەوە بەس تۆ ئەڕوات لێرەوە 10 متر ئەو ئەبێ بە ناو جۆگەلەیەکە یەک داریت یا دوو داریت یا هەر بەڕاستی ئیدارەدانی ئاوی ئاو زۆر زەرورە ئەوە گەورەترین بەرەنگاریە بۆ کەم ئاوی بەڵێ چەندێک پێویست ئەوەنە کاک سەلاح کاک خالید جەنابەت لەسەر پەیڤەکانی ئەمان و هەنار چییە فەرمووی سەکانیان جوانە کاکڕانج زۆر ڕێک و پێکە بەس ئەمە مشکلەی منطقەی شەقراوە و هیران و نازەنین نە دائیرەی زراعی مهندی زراعیەکی هەمووی 2 نەفەر 3 نەفەریان مایە مهندی زراعی نەسریەی سیارەیان نییە سەردانیان بکەن هیچ نەسریە سەرف ناکرێت نە لە یەکێتی جوتیاران نە لە هۆبەی زراعی شەقراوە ئەوانیش بە خۆیان ئەو ئیمکانێتیان نییە بێن مهندی زراعی ببەنە ناو باخی خۆیان و پیشانیان دەن و بیانهینەوە ئەوەش بۆوان بڕێک زەحمەتە ڕاست بەڵام بەڕاستی من پێم وایە شتێکی قورس نییە لەم سەردەمی تەکنەلۆجیایە لە کات ئینسان ئەتوانێت پەیامەکانی بگێنێتە هەموو شوێنێ ئەتوانرێت یەکێتی جوتیاران ڕۆڵی زۆر گەورەیان هەبێ ئەتوانێت وشیاری ئەمان زۆر بەرز بکاتەوە ئەتوانێت سەردانی مەدانی هەبێ بۆ باخەکان بۆ هەڵەبجە بۆ ئیران بۆ نازەنین بۆ سەی سایق تیم دروستکە بەڵێ توانێت بگەرە سەردانکە شتێکی قورس نییە ئەتوانێت هەموو جوتیار و خاوەن باخەکان بڕوان پێ بکە گروپێکی وەتسەپیان هەبێ گروپێکیان هەبێ پەیام بۆ هەمویان بچێت ئەم بەرکێ قسەی هەیە ببوورە خاڵە فەرێدونیەمە خزمەتت چێ لە ئێوە گەنجەکان قسەی هەیە دیارە ئەڵێ سەی سایق و توانە حەزمانە کرد لەوێ بین بەخوا من یعنی حەزەکەم هەمووتان لێ بن سەی سایق شارە زۆر هەڵەبجا دۆک هەفتەی ئایندە بەنیازم بەرنامە لەسەر ترێ بکەم اینجا ئەگەر ئەزانن چەند جۆر ترێ هەیە لەم وڵاتەدا چەند ترێی دەگمەن و جوان هەیە ئەوە مەگەر بەس دکتۆر بزانە قسەکەم ڕاستە ها تەواوە بەس لە کانیپانکە 57 نوعەیە بەس لە کانیپانکە و ئینە 57 ئای چۆن بەس لە کانیپانکە لە ناو شەتڵگاکەیە لە ناو شەتڵگاکە کە ڕویان نویانە و دوایە توان دابەشیکەن بیان بەسەر جوتیار و فەلاح 57 جۆر کە وەختی خۆی دکتۆر زوێر وان کۆیان کردەوە بە هاوکاری ئەو برایانی کە لەوێ بوون هەفتەی ئایندە بەرنامەکەم لەسەر ترەیە ئەم هێڵا گەرمەی بەرنامەکەمان هەیە هەر کەسێکەوێ بەشداری ئەم بەرنامە بکە هەر کەسێکەوێت تەوەرەم باتێ هەر کەسێکەوێ قسە لەگەڵ ستافەکەمان بکات ئەتوانێت هەر جوتیارێکی بەڕێز لەسەر ترێ قسەی هەیە ئەوێ بچینە ناوچەکەی ئەتوانێت بەم ژمارە تەلەفۆنەی کە لەسەر شوشەی ڕووداوە پەیوەندیمان پێوە بکە لە سبەینێ کاژێردەوە ئێمە لە خزمەتیان نابین کەسێکی تر پەیامێکی هەیە چونکە ئەچمە کۆتایی فەرموو بەس نزیکی خەرەوە قوربانی ئێستا مەسەلەن ئێستا ئەنگۆ ئەمە هاتین ئەو باسی ئەو مۆزوعان کرد ئەو زراعەت و ئەو شتانە هەمووی بەعامونیە ئەوە کە خالیجی زۆر بەتوانە و لەگەر لە دایرەشە لەوەیە یعنی بەڕاستی ئەگەر جەناب و مەسەلەن جەماعەتی ڕئیسی برێن ئەوانەی کە مەسەلەن لە زراعەت وشتیوە یعنی بێن یارمەتین دێت جارەکن لۆ تەماشەکەن بزانە خراپە باشە یعنی هیچ شتێکمان لۆ ناکەن بەو شێوەی یعنی بەحامیشەوە دیارە من هەر لەسەر تەری زادەشم زادەی ڕئیسی لۆ هیرانێکی یەکێتی جوتیاران بەرنامەی تایبەتەکەم وعدبێ لەگەڵیان کە کۆمەڵە دکتۆری وەکو دکتۆر سەدیقیشەوە پێمەڵەن خەڵک نووسیوەتی ئەڵێ سوودمان لە پەیامەکانی دکتۆر و قسەکانی بەڕێز فەرێدۆن نامدار وەرگرتووە و هەندێک کۆمپانیاش هاتوونەتە سەر خەت بۆ ئەڵێ بەڵام من تاوەکو زانیاری پشڕاز نەکەمەوە حەز ناکەم لە خۆمەوە ناوی کۆمپانیا و مۆمپانیا و شت بێنم بەڵام ئەگەر ئەو کۆمپانیانە بەڕاستی بیانەوێت سوود بە هەڵەبجە بگێنن لە ڕوودا و راپۆرت لەسەر کارەکانیان داخوازیەکانیان و هەموو شتەکانیانەکەین ئەم شەو بۆ هەناری هەڵەبجە ئەوەندە بەسە 2 سەعات لەگەڵ بینەرانی بەڕێزا بووین هیچ پەیوێکی گرنگە هەیە لە کۆتایە فەرمای شتێک والله کاکە ڕەنج طبعا ئەمە تەنها بە حکومت ناکرێت لە ڕاستیە ئەبێ هەمومان یەکدەست بین ئێستا ئەوەی من لە هەندێک وڵاتە بینیمە لە ڕاستیە بۆ نمونە جوتیاری بچووک بچووک بەڕاستیمانە ئێمە بچووک بچووکن گروپی بچووک بچووکن
ئەگەر بتوانین لە جەمعیەکە لە کۆمەڵێکی هەرەوەزیە ئەوان هەیەە هاتوون هەمویان کۆکردو بۆ من لە شارێکی وەکو هەڵەبجە ئەگەر بێت و کۆمەڵەیەکی وا دابنێ هەمویان سەهمیان هەبێ یعنی یەکێک سەرپەرشتی بکە هەمویان بە سەهم بەشداری بکەن لە ڕاستیە باشترین چارەسەرە بۆ ئەوەی کە تۆ کابرات دە دووەنمی هەیە یەکێک 5 دووەنمی هەیە بەقەدەر هەرەوەزی کۆمەڵەیەکی بەڵێ هەبێت هەم بتوانن تیمێک سەرپەرشتی بکات لە وەختێکەوە کە لە بەهارەوە دەسەکا بە گۆڵکردن لە مانگی چوارەوە کە هەنار دەسەکا بەگوڵ تا وەختێک لێکرێتەوە لە ڕاستیە ئەمە تیمێک بتوانین سەرپەرشتی ئەو ناوچەیە بکات ئەتوانی هەر کێشتا گوڵی نەکردووە بۆ نمونە ڕێکەوتن نامە بکەی لەگەڵ وڵاتان بۆ بەرهەمەکەت لە مانگی 6 و 7 تۆ ئەتوانی زیاتریان دەسەکەوێ زۆر کاکە ڕەچخا من یەک گێڕڵێم عەفو باسی تەماتەکە کرا من ئەوە لەو ساوە لە خەیاڵمایە ئەو تەماتەی کە کاک حامید لە کێڵەی کوردستان بەرهەمێنێ و تەماتەی شێخ جەمال بەرهەمێنێ ئەزانین لە 100 کیلۆی بەچەند بوو کیلۆی بە 8,000 خۆمانە سعبەتم نییە لەگەڵ 8,000 دینار یعنی بزان 8,000 دینار شێخ جەمالی فەقیر ئەچێت تەنیا بە 100,000 ڕسمەکەیم پێە ئەی من ئەگەر شتێ بە تۆ بڵم سوعبەتیشم هەیە لەگەڵ زانی ترێ هەیە لەم کوردستانە کیلۆی چەنە؟ واللهی نوعی ناوازە هەیە گرانە نرخی چەند؟ یەک سێو لە تۆکیۆ بە 6 دۆلار یەک سێو ئۆرگانیک بووە بە 6 دۆلار کڕیوە سێوی بەرواری و دوهۆک باشترین سێوە لە هەموو عێراق زۆر بەس من ئەمە شتێ بڵێم لە کۆتایە ئێمە لێ مستودەی ڕوودا زۆر سوپاسی ڕووداکەین کە هەمیشە لەسەر کشت و کاڵ و بەرهەمی خۆماڵی کاری کردووە دەستخۆشیەکە نیوادارین میدیاکانی کش وەکو ڕوودا و بێنە پێشەوە کارکەن لەسەر کشت و کاڵ و بەرهەمی خۆماڵی زۆر سوپاسیانەکەین بۆ ئەوەی یەکشت هەیە لەسەر فستیڤاڵی هەنار لە هەڵەبجە کە سیمانگەکری لێرە خەڵک حەماسەت گرتوێتی تەلەفۆنەکە ڕوودا و ئایەکێکەڵێ ئامادەم لە ئەوروپا ئەوە 1000 تەن بکڕم ویکێکەڵێ بەخوا من ناو بڵاو ناکەمەوەتانەی کڕن کە لێرەوە من داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەین ڕۆژی سیمانگ ڕوو لە هەڵەبجە بکەن بۆچی لەبەرەوەی ئەگەر ئێمە باسی کۆڕبەندە ئابوووریەکانی گیان بکەین لە G8 و G20 هەتا ئەگاتە کۆڕبەندی داڤوس سەیرەکەی داڤوس شارچکەیەکی بچووکە زۆر لە هەڵەبجەش بچووکە بەڵام ساڵانە سەدان ملیۆن دلار عەقدی نێودەوڵەتی تیاداکرێ ئێمەش داواکەین لە حکوومەتی هەرێم کە هەڵەبجە وەکو داڤوس لێ بکات و هەموو سەرمایهدارەکان داوەت کات لێ کۆنفرانسێکی نێودەوڵەتی بکرێت لەسەر کەرتی کشت و کاڵ دەستخۆش زۆر سپاس مامۆستا فەریدون نامدار جوتیارە بەڕێزەکان کچ و کوڕە گەنجەکانی کوردستان کاک دکتۆر زۆر سپاس کە تەشریف هێنا بەڵام لەوانەیە لە بەرنامەکەی ئایندەشمە حەزێتە بەم ئاساییە والله من هەمیشە حازرم ینی ئەوەی بە من بکرێ بەسەر چاو قوربانە بەم یاخوا بەخێربەی زۆر سپاس کاک فەریدون دووبارە بەخێراتن سڵاومەیە بۆ بەرهەمێنەرانی کورد بۆ کشتیاران بۆ جوتیارە بەڕێزەکان بەڵێن بێ ئینشاءالله لەم بەرنامەدا بەردەوام نێوەندێکی ڕازگۆ بین و ئومێدیشم هەیە کە ئینشاءالله بەڵکو ئەم پرۆگرامە کاریگەریە بێ لەوەی پلانێک دابنین بۆ ئەم ساڵ و ساڵانی ئایندەش یا حکوومەتی کوردستان بە جددی وەزارەتی کشت و کاڵ بە تایبەتی بێتە سەر هێڵ دووبارە ئەوە هێڵی گەرمی پرۆگرامەکەی بۆ کەسانی کەیانەوێ بەشدار بن لەگەڵمان یارمەتیمان بن زانیاریمان بنێ بۆ پسپۆڕانیش کە بیانێ بەشدار بن ڕێز و سڵاوی خۆم و هەموو هاوکارانم بۆ هەڵەبجە و بۆ زاخۆ و دهۆک و شارباژێر و شەقڵاوە و هەموو ئەو شوێنانەی کە بەرهەمی هەناریان هەیە بەڵام هەڵەبجە تایبەتە لە لای ئێوەش دووبارە سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ بەخێراتن سەرسەر